کتێبخانەی ڕۆشنایی دەنگی ناسنامەی کتێب ناوی کتێب هەموو بوون لە دەرونی تۆدایە نووسینی وین دایر وەرجێڕانی جەماڵ محەممەد هەڵەبجەیی نەخشەسازی ناوەوە جەماڵ لەتیف دیزایانی بەرگ فوئاد کەولۆسی نۆبەت و ساڵی چاپی یەکەم 2012 شوێنی چاپخانەی گەنج ژمارەی لاپەڕە 129 لاپەڕە خوێندنەوەی لەیلا عەلی ڕەحمان ڕەحیمی کارەدەنگیەکان شاخەوان عەبدولکەبیر پێشەکی نووسەر ئەم کتێبە بۆ ئەو کەسانە نووسراوە کە پێشتر پیان هاویشتۆتە سەر ڕێگەی لێکۆڵینەوە و پەرەپێدانی تواناکانی خۆیان یان ئەوەتە بەو تازەییانە بۆ گەیشتن بە پەرەپێدانی توانایەکانی خۆیان عەزمیان جەزم کردووە خاڵ و سەرنجەکانی من ئەگەر زەنگێک لە ژیانی تۆدا وەدەنگ بێنێت و یا ئەوەی کە ئەم باوەڕە لە بیر و هۆشتاندا بچێنێت کە لە داهاتوویەکی نزیکدا ڕوبەڕووی گۆڕانکارێکی قوڵ و سەرنجڕاکێش دەبیتەوە لە ژیاندا هەچۆنێک بێت بەوە دەستەوەگرتنی ئەم کتێبە یەکەمین هەنگاوت بە ئاراستەی شکۆفەکردنی پۆزەتیڤترین لایەنی بوونی خۆت هەڵگرتووە بۆ ئومێدەی کە گەشتەکەی تۆ دڵپەسەند و خۆش و بێمەتەرسی بێت وین دایر پێشەکی وەرجێڕی فارسی ئەو توانایی و ئامادەیی کە لە هەر مرۆڤێکدا بوونی هەیە بەهۆی سیستمی بوونەوەیە بۆ پەیوەندیکردن بە هێزێکی لەو چەشنەیەوە دەبێت هاو ئاواز بیتەوە لەگەڵ خودی واقعی خۆتدا و لەگەڵ مانای ڕاستەقینەی ژیاندا هاوهەنگاو ببیتەوە ئەم هاو ئاوازی و هاوهەنگاویە پێویستی بەتەکانێکی بەهێزە بە بڕوای دکتۆر وێندایەر دەروونناس و فەیلسۆفی گەورەی سەدەی ئێمە هەموو کەسێک دەتوانێت بەڕامکردنی تواناییە دەرونیەکانی خۆی لە جەستەدا زێهن و کاروبارەکانی خۆی بکاتە موعجیزە بە واتایەکی دیکە ئێمە لە دەرووندا خاوەنی هەموو شتێکین و ئەو کەرەستەیەش کە بۆ خۆشبەختی و بە ئاکام گەیشتن لەو شوێنە بۆ ئێستا پێویستمانە لەبەردەستماندایە بۆ خوڵقاندنی ساتەکانی پڕ لە ئێعجاز سەرحاڵی و تەندروستی و ئاسوودە خەیاڵی دەبێت قوڵترین تێڕوانینەکان سەبارەت بە ژیان بدۆزینەوە ئەوجا بە پاڵەفتەکردنی بیرەکان لەو شتەی کە نێگەتیڤانەیە ڕێگا بەرووی ئەندیشە و چەمکی پۆزەتیڤانە ئاواڵا دەکەین دەبێت کارێک بکەین کە ئەم وزەیە لێومان بکات و لەبوونمان سەرڕێژ بێت ئەم کتێبەی کە لە بەردەستتدایە هەڵبژاردەیەکە لە پەیامە پەرلەمانە و حەکیمەکانی ویندایر کە لە هەموو کتێب و وتارەکانیدا زەختی لەسەر کردوونەتەوە بۆ یەکەمین جار بە پەیامە سروش بەخشەکانی ئەو ئاشنابە خوێندنەوەی ئەم کتێبە دەرفەت و هەلێک دەبێت تا بەرجەستەکردن و پەرەپێدانی ئەوەی کە لە تواناتدایە جوانترین باشترین و ڕەزامەندترین ژیانێک هەڵبژێری کە شایەنی وێناکردنە لە ژیاندا بینەری چەند گۆڕانکارێکی وابی کە هەرگیز چاوەڕوانیت نەکردووە چونکە هەموو بوون لە هەناوی تۆدایە وەرجێڕی فارسی محەممەد ڕەزا ئالی یاسین تۆ بۆ خۆت ڕێبەری ئۆرکێسترای سەمفۆنیای بیر و هەستەکانی خۆتیت ئەگەر بەرپرسیارەتی تەواوی ئەم ئۆرکێسترایە و ئەستۆ دەگریت ئەوە نابێت هەنگاوەکانی خۆت لە دەنگی تەبڵ و شەیپوری کەسانی دیکە ئاوێزان بکەیت بەڵکو دەبێت گوێ بۆ ساز و نەوای ئۆرکێسترای دەرونی خۆت ڕادێریت گوێ بۆ دەنگی ویژدانتان بۆ دەنگی منداڵانەی دەروون و بۆ هەموو ئەو ئاوازانە ڕادێریت کە لە هەناوی تۆوە هەڵدەقوڵێن و تۆ شانازی ڕێبەریکردنی ئەوانت هەیە دەرۆزەکەرەکانی شەقامەکانی نیودلهی بەلەمەوانەکانی مالیزی ئەشرافزارەکانی کۆشکی بوکینگهام کرێکارەکانی کارگەکانی دیترۆیت و تۆش هەر کێک کە دەتەوێ ببیت خانەی وێکچوو و لێکدانەبراوی تەنها جەستەی مرۆڤایەتیت ژیانی تۆ بە پاشەکەوت و داراییت ناپێورێت بەڵکو مەعیاری پێوانەکردن بریتیە لە ئیسار و بەخشینی تۆ کاتێک کە پشۆکان بەسەر دەبیت لە بەرامبەر ئاوێنەدا بوەستە و بە خۆت بڵێ هیچ کەسێک مافی ئەوەی نییە کە ئەم ڕۆژە خۆشانم لێ حرام بکات تەنانەت جەناب عالیشتان
تۆ دەتوانیت بچیتە نێو پەرستگا بە شکۆکانەوە و چەندین ساعات بە نزا و پارانەوە بەسەربەریت بۆ خۆت ئارەزووی باشترین پاکی و پاکیزەیەک بکەیت. بەڵام ئەگەر بەر لەوە لە دڵی خۆتدا پەرستگایەکت دروست نەکردبێت، ئەوە بە هیچ نزا و پارانەوەیەک ئامادەیی دڵت لەو پەرستگایەدا هەست پێ ناکەیت. ڕەمز و ڕازی بەدەستخستنی نێعمەت و سەروەت ئەوەیەکە بیر و هۆشت لەسەر ئەو شتانە کۆکەیتەوە، ئەوەیە کە بیر و هۆشت لەسەر ئەو شتانە کۆ نەکەیتەوە کەنیتن وە سوود لە هەر دەرفەتێک وەربگریت بۆ سوپاسگوزاری و قەدەرزانی لە ئەو نێعمەتانەی کە هەتن. بۆ وەدەرخستنی ئەو کار و کاسبیەی کە حەز و ئارەزوود لێیەتی و هەبوونی دەرامەتێکی گەورە هیچ سنووردارێتێک بوونی نییە. ئەو شتەی کە کەمە بریتیە لە لێبڕانێکی قوڵ بۆ گەیشتن بەو شتانە. زۆرێک لە خەڵکی بۆ وەدەستخستنی شادی ئێستایان ڕابردوویان لەبیر کردو و بە خۆیان دەڵێن ئەمڕۆ هەر وەک ئەوەیە کە یەکەمین ڕۆژی تەمەنی من بێت، بەڵام وای بە باشتر دەزانم کە بڵێن ئەمڕۆ دوایین ڕۆژی منە و دەمەوێت هەر ساتێکی بگۆڕم بۆ باشترین، جوانترین، ڕەزامەند بەخشترین ساتی نمونەی ژیان، هەر وەک ئەوەی کە سبەی هیچ کەم و کورتیەک لە گۆڕێدا نییە. ئاسانسۆرێک کە تۆ بە بەرزترین ئاستی سەرکەوتن بگەێنێت لە کار کەوتووە، تۆش ناچاریت کە پلە بە پلە بە پەیژەی سەرکەوتندا سەر بکەوی. هەمومان بە درێژایی ژیانمان دەست دەدەینە کاروبارانێک کە زۆر بە وردی سەری لەبەردەر دەکەین و لەگەڵ هەلومەرج و دۆخی ئێمەدا تەبان. تۆ خۆت بۆ خۆت هەر لە سەرەتای لەدایکبوونتەوە کەسێکی سەرکەوتوو و پاڵەوانیت، چونکە سەد تۆ لە دڵۆپەی بچووکدا لە پێشبڕکەیەکی مەلەوانیدا بۆ پەڕی توانایانەوە شوێن هێلکەیە کەوتون و تۆش بەرهەمی جوودبوونی تەنها یەک تۆی براوەیت لەگەڵ ئەو هێلکەیەدا، کەواتە تۆ براوەی پێشبڕکەیەکیت کە شانسی سەرکەوتن تێیدا یەک بە چەند میلیارد بووە. مەرگ تەنها گۆڕینی شێوەیە نەک ماهیەت، وەک ئەوە وایە کە جلوبەرگێکی کۆنە و دڕاو لە جەستەت دابکەنیت و جلوبەرگێکی تازە بپۆشیت. بێنە بە چاوی خۆت ئەگەر مەرگ نەبوایە ئەستێرەی زەوی چۆن و چ حاڵێکی دەبوو. خەم و پەرێشانی خۆت مەخەرە پاڵ هاوسەرەکانتەوە، بێهیمەتی خۆت مەخەرە ئەستۆی دایک و باوکتەوە. هەلومەرجی ناجۆری دارایی بە خراپی بارودۆخی نەخوازرا و مەزانە، بێتوانایی بە هۆکاری زیادەکێشی جەستەی خۆت مەزانە، ترسی بێبنەما و بێپایە بە ئەستۆی خۆناغی منداڵیتی مەسپێرە و دەستبەرداری هەموو ئەو شتانە ببە کە بە هۆکاری ناکامیەکانی خۆتیان دەزانیت و لۆمەیان دەکەیت، چونکە دۆخ و هەلومەرجی هەنووکەی تۆ بەرهەمی کۆی هەڵبژاردەکانی تۆیە بە درێژایی ژیانت. ئەگەر پێت وایە کە بە خوێندنەوەی ئەم کتێبە ژیانت دەگۆڕێت، دەی ئەوە بزانە و هۆشیار بە کە بەر لە هەر شتێک و بەر لە خوێندنەوەی ئەم کتێبە ئەو بوویتە قوربانی بیر و بۆچوونە پوچەکانی خۆت. ئەوە خۆت و تەنها خۆتیت کە دەبێت بڕیار بدەیت کە بە پەیڕەوی لە ئامۆژگارەکانی ئەم کتێبە ڕەفتارێکی سازێنەر و بەرهەمدار بکەیتە پیشە و خۆت هەر بەو جۆرەیە بڕازێنیتەوە کە لە دەروونتدا هەیت. لێ نەگەڕێیت کە ڕووداوەکانی جیهان بتخەنە ژێر کاریگەری خۆیانەوە، بەڵکو هەوڵ بدا خۆت کاریگەریان لەسەر بەجێ بهێڵیت. فێر بە سەبارەت بەو ڕووداوانەی کە لە دەرەوەی کۆنتڕۆڵی تۆدان بێباک بیت، ئەوجا بە ئومێدی وەدەستهێنانی باشترین ئاکام پشت بە هۆشیاری بەرزی خۆت ببەستە تاوەکو ئەم هۆشیاریە ئەو توانایە ناخوداگان نەبینراوانت لە چاودێریکردنی بەش بە بەشی کاروبارەکانتدا وەگەڕ بخات. عشق سازگاری و وزەی محەبەتی خۆت لە گەنجینەی پڕی بوونتدا دەربکە و لە جیهانی دەرەوەدا ڕەنگدانەوەیان ببینە. هۆش و جەستەل لە ئارامێکی قوڵدا ڕۆ بکە و ترست لەوە نەبێت کە قەدەر کامە ڕوودا و بە بەرژەوەندی تۆ دەزانێت. ئێمە ناچار نین بەوەی کە خۆمان بخەینە ژێر کاریگەری هەر وزەیەک کە لە دەرەوەی ئێمەدایە. ئەو عیشق و ژیریە خوایەی کە لە دڵ و هۆشی ئێمەدا لانەی کردووە هەموو ئەو شتانەمان بۆ دەستەبەر دەکات کە بۆ شادی و خۆشبەختی ژیان پێویستمانە. ئەگەر هەمیشە بە پێی چاوەڕوانی کەسانی دیکە ژیان بەسەر بەریت و لە هەموو زەمینەکاندا پەیڕەوی ئەو بنەما و ڕێسایانە بکەیت کە
کە ئەوان پێت تەڵقین دەکەن ئەوە لە شادومانی و ئاسوودەیی بێبەش دەبیت. تەنها مەرهەم بۆ دامرکاندنی خەشم و کینە دەستبەرداربوونی ئەو نمونانەیە کە هەلومەرجێکی وا فەراهم دێنن، نمونە و ئەندیشەگەلێکی وەک ئەگەر هەلومەرجەکە بە پێی مرادی ئێمە دەبوو، ئەگەر تۆ تەنها لەگەڵ من زۆر سازگار دەبوویت، ئەگەر شەمس هاوڕێم دەبوو. هەر شتێک لە ژیانی تۆدا خۆی بۆ خۆی موعجزەیەکی گەورەی ستایش و قەدرزانیە. جائیدی دەنکە گەنمێک یان هەنگێکی سەرڕووی گۆڵ یا بەلەمێکی چارۆکەدار یا کوپێ قاوە و تەنانەت دایبیەکی پیسی منداڵیش خۆ ئەگەر پێی بەوە ببەیت کە ژیان و هەموو شتەکانی موعجزە گەلێکی پرشکۆن، ئەوە زۆر نابات کە پێی بە کاریگەری نێگیتیڤانەی ناومێدی و ئاهوزاری دەبیت، چونکە تێدەگەیت کە ناومێدی و ئاهوناڵە و زاری تۆ کە خۆت بۆ خۆت لە موعجزەکانی بوون دێنە ئەژماردن بەلاوازی و زەبوونی دەخەنە بەرچاو. منداڵی و جوانی بەمانای کامەڵ نەبوو نایەن. ڕاستیەکەی ئەمەیە کە مرۆڤەکان لە هەموو ساتەکانی ژیانی خۆیاندا کامەڵ و تەواو عەیارن. ئەگەر بەهۆی قسەکانی دیکەوە دەست لە بەدواداچوونی ئامانجەکانی خۆت هەڵدەگریت، ئەوە وەک ئەوە وایە کە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پێیان بڵێیت بۆ من بیرروبۆچوونی ئێوە سەبارەت بە ژیان لە بیرروبۆچوونی خۆم گرنگترە. من بۆ ڕاکێشانی ڕەزامەندی ئێوە هەوڵ دەدەم ئەوە ئەنجام بدەم کە لە دەستم دێت. کاتێک کە تریسی کچەکەی ویندایر لە پۆلی دووەمی سەرەتایی وانەی دەخێند، لە قوتابخانە گەڕایەوە بۆ ماڵەوە. بە گریانەوە بە باوکی وت: بابا، بیلی منی خۆش ناوێت، بیلی منی خۆش ناوێت. وین لێی پرسی: ئەی تۆ خۆت خۆش دەوێت؟ تریسی وتی: هەڵبەتە کە خۆم خۆش دەوێت. وین وتی: زۆر باشە، هەر ئەم خۆشویستنەت بەسە. لەم پرسیار و وەڵامەیەوە ئەوەوە دەردەکەوێت کە تەنانەت نابێت منداڵێکی 7 ساڵانەش سەرگەردانی خواستەکانی کەسانی دیکە بێت و کەسانی دیکە بتوانن چۆنێتی هەست و ڕەفتاری ئەو دەستنیشان بکەن. ئایا تا ئێستا سەرنجت لەم خاڵەداوە کە قسە و باس و گفتوگۆ لەگەڵ کەسێکدا کە هەمیشە خۆی بە خاوەن حەق نازانێت و لەو پەڕی بوێریدا دان بە گوناح و هەڵەی خۆی دادەنێت چەند دژوارە؟ ڕەنج و ئازاری ئێمە کاتێک دەست پێ دەکات کە نەتوانین دۆخ و هەلومەرجی ئێستەی خۆمان قبول بکەین. هەر کاتێک هەستی نیازێکی توند بۆ گۆڕانکاری دۆخ و هەلومەرج بەڕێ بخەینە، ئەوە دەرد و ڕەنجی ئێمەش کۆتایی پێدێت. ئەمە بەو مانایە نایەت داوایەکت لە گەنجینەی پڕ لە نیعمەتی بوون نەبێت، بەڵام لە هەمان کاتدا دەبێت دەستبەرداری ئەو نمونانە بیت کە لە نیاز و چاوچنۆکی و خۆوە سەرچاوە دەگرن. ژیانی ئێمە بەرهەمی وێنا و شێوەی تێڕوانینی ئێمەیە بۆ بوون. ئێمە ئازادانە و بێ هیچ سنووردارێک بیر و باوەڕی خۆمان هەڵدەبژێرین. بۆچی لەو شتە هەڵبین کە ئەنجاممان نەداوە؟ وەرم با بە ئەزموونکردنەوە ئەوە قبول بکەین کە ئەنجاممان نەداوە. لە پانتایی بووندا شتێک بە ناوی خراپەوە بوونی نییە، مەگەر ئەوەی کە تۆ خۆت شتێک بە خراپ بزانیت. ئەگەر تۆ خۆت بە ئارەزوو و ئیختیاری خۆت ڕێز لە ویژدانت نەگری، ئەوە ڕێز لە خۆگرتنت لە بەرچاو نەگرتووە و زۆر دوور ناکێشێت کە لە نرخاندنی ژیاندا خۆت بێتوانە و دەست و پێ دەبینیتەوە. جەستە گەراجێکە کە تۆ ڕۆحی خۆتت تێدا ڕاگرتووە. ژیان ماندوو و ڕستکار نییە، بەڵام ژمارەیەک لە خەڵکی تەمەڵی هەڵدەبژێرن. بێزاری و تەوەزلی تەنها هەڵبژاردنێکە. ئەگەر متمانە بە خۆت دەبێت بەڵام بە شێوەیەکی ئاسایی لێی بێبەشیت، ئەوە هەر ئەمڕۆ بۆ جارێک کاری بکە کە لەم جیهانە مادیەدا خۆت بە خاوەن متمانە بۆ خۆ ببینیتەوە. هەر شتێک کە تۆ لە گەشە و پێشکەوتن دوا بخات نرخ و بەهای پاراستنی نییە. ئێعتیبار و خۆشناوی لە دەرکەی چاوی کەسانی دیکەوە مانا دەکرێت و کۆنتڕۆلی لە دەستی تۆدا نییە. تەنها شتێک کە تۆ جڵەوی هەڵبژاردنی لە دەستدایە بریتیە لە کەسایەتی تۆ. بۆ گەڕانەوە بۆ قۆناغی شادی سەردەمی منداڵی هەرگیز درەنگ نییە. دەتوانرێت جیهانی بوون بە دوو شێوە ببینرێت: پڕ لە ئاشتی و خۆشی یا پڕ لە توندوتیژی و دوژمنایەتی. ئەمەیە دوانەیی چاکە و خراپە. خاڵە جێگە سرنجەکانی تۆ چه بەهایەکی هەیە؟
ئەوە کاری تۆیە کە گۆڕانکاری بێوێنە لە جیهانی بووندا دروست دەکات. بیر و باوەڕی من سەبارەت بە بەزەی و هاوپەیوەستەیی لەم گزارشتەیەدا کورت دەبێتەوە. ئەگەر ماسیەک بدەین بە کەسێک ئەوە بۆ تەنها ڕۆژێک سکی ئەو کەسەمان تێر کردووە، بەڵام ئەگەر فێری ماسیگرتنی بکەین ئەوە خۆراکی هەموو تەمەنیمان دەستەبەر کردووە. لەژێر ئەم ئاسمانەدا ئێمە کە ژیان بەسەر دەبین وەک دەڵێن ڕوو لە هەر شوێک دەکەیت ئاسمان هەمان ئەو ڕەنگەی هەیە کە هەیە. ئەگەر ڕوحی توندوتیژی خۆپەرستی و دژایەتی لە کۆمەڵگەی مرۆڤایەتیدا ڕیشەدا بکوتێت، ئەوە ژیان لە سایی مرۆڤدۆستی یەکبوون و بەشداری دەستەبەر نابێت. ئەگەر دانیشتوانی جیهان بە ڕەچاوکردنی ماف و حورمەتی یەکدی دەستبەرداری توندوتیژی و دژایەتی ببن، ئەوە ئەو وزە و گەنجینە نەبراوەی کە لە سەرانسەری جیهاندا لە جەنگدا بەخەرج دەدرێت بە بەرژەمەدی هەمووان دەگەڕێتەوە. ئەو زیهنە متەمەرکزەی کە بەرەو ڕێگەی ڕاست ڕێنمایی بکرێت لە هێز و وزەیەکی وا بەهرەمەندە کە دەتوانێت هەر خواستێک دەستەبەر بکات. ژمارەیەک لە خەڵکی کونجی عافیەت دەگرن بە ڕوخسارێکی حەقویستانە و فەیلسۆفانەوە دەست دەدەنە ڕەخنەگرتن لە ئەهلی کار و گاڵتە و سوکایەتی بەکارەکانیان دەکەن. گومانی تێدا نییە کە ڕەخنەگرتن لە گۆشەیەکی هێمن و بێدەنگەوە ئاسانە، ئەمە لە کاتێکدا کە کارکردن هەوڵی بەردەوام بوێری نەترسی و گۆڕانکاری دەبێت. ئەو کاتەی کە پێی بەشکۆ و گەورەی خۆت دەبیت ئیدی لە توانای بێسنووری خۆت لە ئافراندن بەهرەمەند دەبیت. گەورەترین سیمای نەزانین و نادانی مرۆڤ قبول نەکردنی زانستی کەسانی دیکەیە سەبارەت بە شتێک کە خۆی سەری لێ بەدەر ناکات. ئەگەر بەم بیانوەی کە بۆ تەمەنێک سەرقاڵی کارێک بوویت و بەم کارەوە ڕاهاتوویت و خوت پێوە گرتووە پێگەی کۆمەڵایەتی خۆت نەگۆڕیت، ئەوە پارێزگاریت لە بەدبەختی و چارەڕەشی خۆت کردووە. هەر ئەمەی کە خۆت لە دڵ پەیوەست بوون بە ماڵ و منداڵەوە ڕەها بکەیت ئەوە لە دەسەڵاتیان ڕزگار دەبیت. ئەگەر داوام لێ بکەن کە لە بری دەستەواژەی هەوڵێکی زیاتر بدا ڕستەیەکی دیکە هەڵبژێرم، ئەوە دەڵێم هیممەت بکە. ڕێگەیەک بەڕووی ڕۆشنبینی و ئیشراق دابوونی نییە. ڕۆشنبینی و ئیشراق خۆی بۆ خۆی ڕێگەیە نەک ئامانج. ئەمەیە ئەسڵی ژیان بەسەربردن نەک لە شوێنگەڕان و سۆراخکردنی. هەر ساتێک لە تەمەن کە بەهۆی ڕەفتاری ناسازی کەسانی دیکەوە لە خەشم و خەم و ئازار و ناومێدیدا بەسەری ببیت، ساتێکە کە جڵەوی ژیانی خۆتت لەدەستداوە. هەستی پەشیمانی هەمیشەیی لە کاری ناڕەوایی ڕابردوو و هەستی نیگەرانی لە ئەگەری ڕووداوەکانی ئایەندا لە وێرانترین هەستە نێگەتیڤەکانی مرۆڤ دادەنرێت. ئەو جەستە خاکیەی تۆ کە لەم جیهانەدا بۆ تەناوەندی ڕوحت دەستەمۆی پەرێشانی گۆڕانکاری دوجار لە نێوچوونە، بەڵام دەسەڵات و ژیری بێکۆتایی بوونتان نەمر و هەمیشەییە. ئاستی چاوەڕوانی تۆ لە ژیان ڕازی وەدەستخستنی تەندروستی دەرونیە. ئەگەر شادی، تەندروستی و ئارامی دەروونت دەوێت، ئەوە بیر و هۆشی خۆت ئاراستەی ئەو خواستانە بکە تا بە وزەیەی کە لێیانەوە وەدەستێت ڕووداوەکان و دۆخ و هەلومەرجەکانی گونجاو بۆ دەستەبەرکردنی ئەم شتە باشانە بۆ خزمەتی خۆت کە من چێژ بکەیت. ئەو کەسانەی کە بیر لە داوەریکردن و قەزاوەتکردن دەکەنەوە سەبارەت بە ئەم و ئەو لەم حەقیقەتە بێ ئاگان کە بە خەرجکردنی وزەی خۆیانە لەم زەمینەدا خۆیان لە ڕازی پاکی و ئارامی دەرونی بێبەش دەکەن. ئەگەر نەتزانی بایا کە چەند ساڵیت خۆتت بە چەند ساڵی دادەنا. شکستی داوەریکردنی ڕخنەیانەیە کە لەلایەن خەڵکیەوە بەسەر کەسێکدا دەسەپێت. دەست دەدەیتە هەر کارێک ئاتاجبوون بەخوا و خزمەتکردنی مرۆڤ لەبەر چاو بێت کە خۆی بۆ خۆی شێوەی ژیانی موعجزە ئافرینەرەکانە. هەر کەسێک زیان بە کەسانی دیکە بگەیەنێت ئەوە خۆی زۆرترین زیانی لێ دەبات، چونکە هەر کەسێک لە بەرامبەر دادگایی دادی خواییدا لە بەرامبەر کارە ناڕەواکانی خۆی بەرپرسە. هەر جەنگ و دوژمنایەتێک بەلاوازی و وێرانکردنمان کۆتایی دێت و ئاستەنگێک لە بەردەم دیدگاکانماندا دروست دەکات کە ناهێڵێت ئاسۆڕووناکەکانی ئایندە ببینین. ئەو شتە کە زیندوو لە مردوو جیا دەکاتەوە چ لە نێو گژوجیاکاندا بێت چ لە نێو مرۆڤەکاندا بریتیە لە گەشە و پەرەپێدان. زۆر هەستکردن بە گوناح لەو ڕووداوانەی کە لە ڕابردوودا ڕوویاندا و ناتوانرێت کارێکی بۆ بکرێت
بەدەل لە فێڕۆدانی ساتەکانی ئێستای ژیان ئاکامێکی نییە. تەنها ڕێگەی گۆڕینی خو و عادەتەکان دووبارەکردنەوەی ڕەفتارە تازەکانە. ئەم بنەمایە لە گۆڕینی عادەتە ڕوحیەکانیش هەڕاستە. زۆربەی خەڵکی کە هەمیشە لە سوراخی وەدەستهێنانی شادی و شادومانیدان لە دەرەوەی خۆیان لە شوێنی خۆیان دەگەڕێن. ئەو کەسانە هەوڵ دەدەن ڕەزامەندی لە کەسێک یان شتێک وەدەست بخەن. بیرکردنەوەیەکی لەم شێوەیە هەڵەیەکی ناشیرینە، چونکە سەرچاوەی شادومانی و ئاسوودەیی دەروون لە عەقڵ و لە دڵی ئێمەدایە کە لە ڕێگەی ئەندیشەوە ئاراستەی دەرەوە دەکرێت. یەکەمین هەنگاو بۆ چارەسەرکردنی هەر نەخۆشیەک دەرەک پێکردنی ئەم بنەمایەیە کە پرۆژەی ئەم نەخۆشیە لە هەناوی تۆدایە و ئەوە تویت کە ئەو نەخۆشیە بەملا و بەملادا کەمەندکێش دەکەیت. لە ڕاستیدا ئەوە تویت کە خاوەنی بێڕکەبەری ئەو نەخۆشیەیت. دروستکارترین خەڵکی جیهان زۆرترین ڕێز بەرەو خۆیان کەمەندکێش دەکەن، تەنانەت ئەگەر بکەونە بەردەم زۆرترین خراپڕەفتاری و بێڕێزیشەوە. بەرگری لە بەرامبەر هەر شتێکدا تۆ بەرەو لاوازی و لە نێوچوون و پاراستن و بەهێزبوونی ئەو شتە دەبات. تۆ دروستکەری بیر و ئەفکاری خۆتیت، لەم ڕوانگەوە بە ئیرادەی خۆت ڕووداوەکانی ژیان دروست دەکەیت. هۆکارە دەرەکیەکان بە هۆکار و سەرچاوەی دۆخ و هەلومەرجی ناجۆری خۆت مەزانە. هەلومەرجێکی لەم شێوەیە بەرهەمی چۆنێتی مامەڵەی تۆیە لەگەڵ ڕووداوەکانی ژیانتدا. لە پێشت هەر کارێکەوە ئەندێشەیەک شاراوەتەوە. لەبری ئەوەی بیر لە بەڵگەی دادوەریکردن بکەیتەوە و بڵێیت دەبێت خەڵکی وا لەگەڵم ڕەفتار بکەن و بجوڵێنەوە، کاروباریان بە ڕنگدانەوەی کاروباری خۆت بزانیت و لە خۆت بپرسیت کە لە پشت ئەم کار و کاردانەوە چ پەندوانەیەک شاراوەتەوە. بۆ دەست ڕاگەیشتن بە ئاسوودەیی بیر و پاکی دەروون، ڕۆح بەسەر جەستەی خۆت دەزاڵ بکە، نەک جەستە بەسەر ڕۆحدا. هەر چەندێک کە عێشق و سازگاری و قبوڵکردن بهێنێتە ناو ژیانتەوە، بە هەمان ئەندازە ئەوە دەبینیت کە ڕووداوە بچووک و گەورەکانی ژیان بە شێوەیەکی سەرنجڕاکێش لەگەڵ یەکدی سازگار و هەماهەنگ دەبن. لە گرنگترین ئەو کارانەی کە وەک کەسێکی باڵغ دەتوانیت ئەنجامی بدەیت، بریتیە لە جار بەجار گەڕانەوە بۆ سەردەمی شادومانی منداڵی. هەر کاتێک حەزت بەوە کرد خۆت بخەیتە ژێر باری کارێک و ژتگەلێکی تازە فێر بیت، ئەوە هەستێکی تایبەت لە ئازادی سەرلەبەری بوونتاندا دەگرێت. ئازادی بۆ ڕزگاربوون لە کارەکانی ڕۆژانە و ئاسایی ژیان دەرفەتێکی سەرنجڕاکێشە بۆ ئەوەی کە لە ڕەهەندی جۆراوجۆری ژیانەوە دەست بدەینە هەڵبژاردن. بە خۆ کۆکردنەوە بگەڕێرەوە لای خودی ڕاستەقینە و شکۆمەندیتان، لەگەڵ ئەو خودە بژی و چێژ ببە و عێشق بنوێنە. بۆ دەستپێکردنی هەر گۆڕانکاریە کە لە خۆدا سەرەتا سەرچاوەی ترس و نەفرەت لە بوونی خۆتدا بناسە و لە ڕیشەی دەربێنە. دۆخی ئێستای ژیانی تۆ هەواڵێک سەبارەت بە ئایندەی تۆ نادات، بەڵکو سەبارەت بەو باوەڕ و ئەندیشانەی کە تا ئێستا هەڵت بژاردوون قسە و باسی پێیە. بۆ گێشەکردنی مادی سنوورداریەک بوونی هەیە، بەڵام دەستڕاگەیشتن بە ئاستی بەرزی هۆشیاری و ڕۆشنبیری ڕۆحی ئاست و سنوورێک بوونی نییە. لە دەرونی هەموماندا گەنجینەیەکی بێکۆتا لە عێشق و شادومانی هەیە کە دەتوانێت ئەو شتەمان بۆ دەستەبەر بکات کە حەزمان لێیەتی و ئارەزووی دەکەین. هەر کاتێک کە خۆتان بە بەرپرسیاری بڕیارەکانتان بزانن، ئەوە لە هەر ڕوویەکەوە جڵەوی هەڵبژاردننی دنیای خۆتان کردوتە دەست. حەسادەت و ئێرەیی لە نەبوونی باوەڕ بە خۆبوونەوە سەرچاوە دەگرێت. ئەگەر کارەکەت خۆش ناوێت و حەزت لێی نییە و بیر لە گۆڕینیشی ناکەیتەوە، ئەوە کاری ژیرانە ئەوەیە کە هەموو ڕۆژێک و هەموو ساتێک هەوڵ بدەیت لە دڵتا عێشق و هۆگری سەبارەت بە هەمان ئەو کارە پەرە پێ بدەیت. جیاوازی گوڵی جوان و گزرا لە داوەریکردن و قەزاوەتی تۆدا شاراوەتەوە. ئەگەر ڕەفتارتان باس لە خەشم و نەفرەت دەکات، ئەوە بەدەر لە خەشم و نەفرەت بەرهەمێک چەنگ ناکەوێت. و ئەگەر عێشق بنوێنیت، ئەوە عێشق ئاوێتەی ژیانی خۆت دەکەیت. تۆ دەتوانیت بە چاوەڕوانی و وێناکردنی نەخۆشی خۆت بۆ نەخۆشی ئامادە بکەیت، یا بە پەنابردنە بەر بنەمای تەندروستی و هێزی سەرسوورمانی تەندروستیەوە کە لە خود و بوونی ئێمەدا لە جوڵە و هاتوچۆدایە تەندروستی هەڵبژێرین. هەر چەندێک زیاتر پەیوەندی چاکە و پڕ لە بڕیاردان و محەبەتی زۆرتر لەگەڵ خۆتدا بەرپا بکەیت، بە شێوەیەکی خۆنەویستانە محەبەت و خۆشەویستی زیاتر
بۆ ئیسار و لە خۆبوردەیی وەدەستێنیت. لە دنیای پڕ لە ژاوەژاوی ئێستا بۆ ساتێک بیر لە ژیانی خۆت و کەسانی دیکەش بکەرەوە. ئەوجا یەکێک لەم دوو ڕێگەیە هەڵبژێرە. یەکەم تاڵکردنی ژیان بە خەشم و نەفرەتی هەمیشەیی و دووەم تێکەڵکردنی ژیان بە نوکتە و گەمە و ڕووخۆشی و بەهرەمەندکردنی خۆت و کەسانی دیکە لە خەندا کە یەکێکە لە گەورەترین خەڵاتەکان کە بە هەرزانی بەخشراوەتە مرۆڤ. کەسێک بە تەنها ئەهلی حەز و ئارەزوو بێت ناتوانێت تێگەیشتن و معرفەت بخاتە هۆش و مێشکی کەسانی دیکەوە. دەرک و تێگەیشتن لە کارەوە سەرچاوە دەگرێت، نەک لە حەز و ئارەزۆوە. دوور لە چاو لە ڕێبوون، هونەر و لێهاتوویی ژیان پێشکەشی مرۆڤ دەکرێت. ئیدی مرۆڤ خۆی بخۆی ئازادە لەوەی کە ئەم خەڵاتە وەربگرێت و بە جۆش و خرۆشەوە چێژ و خۆشی لێ ببات، یان ئەوەی کە بە پێچەوانەوە بە کینە و تووڕەیەوە ڕوبەڕووی ئەم خەڵاتە خواییە بێتەوە و خۆی لە هەموو ئەو شادی و خۆشیانە بێبەش بکات کە بە ئەویان بەخشیوە. من ئێوە لەوە دڵنیا دەکەمەوە کە هەر کاتێک هەستت بەوە کرد نیازت بەوانەی پند و عیبرەت نییە لە ڕووداوە ناجۆرەکانی ژیان، ئەوە ڕوبەڕووی ڕووداوگەلێکی لەو چەشنە نابیتەوە. ئەو کەسانەی کە بە ڕووکار زووترین دەرد و ڕەنج لا دروست دەکەن بەردەوام ئەوەتانەوە بیردێننەوە کە بیر و باوەڕەکانی تۆ لە کەمی و سنووردارێتیەوە سەرچاوە دەگرن. ئەو کەسانەی کە بە ڕووکار زووترین دەرد و ڕەنج لا دروست دەکەن بەردەوام ئەوەتانەوە بیردێننەوە کە بیر و باوەڕەکانی تۆ لە کەمی و سنوورداریتیەوە سەرچاوە دەگرن. هەرچەندێک قوڵتر بڕوانیتە ژیانی زیندەوەران لە ژیانیانەوە فێری پند و وانە ببیت، ئەوە فەلسەفەی ژیان لە دیدی تۆوە جوانتر و ورتر دەکەوێتە بەرچاو. شادی و ڕەزامەندی و هەروەها دەرد و ڕەنجی تۆ ویستی خواییە و دەرفەتێکە بۆ فێربوون. کێشە و دوژمنایەتی لەسەر کەمی و سنووردارێتیەکان بەدەر لە کەمی و سنووردارەتی هیچ ئاکامێکی دیکەی نییە. تۆ هەمیشە لەگەڵ خۆویستنی خۆتدا تەنهایت، بەڵام تەنها ئەو کاتانە خۆت بێتوانە دەبینیتەوە کە خۆتت خۆش نەوێت. بۆ دەسڕاگەیشتن بە ئاستی بەرزی هۆشیاری دەبێت پێ بەهاویتە سەروتر لە هەموو ئەو شتانەی کە فەیلسۆفەکان وتویانە و فێری بوون. خۆشەویستی ئێوە لە دڵتانە لانەی کردووە، دەتوانیت خۆت پڕ بکەیت لە عشق و مەحەبەت و دڵپەسەندترین و ڕەزامەندبەخشترین هەستەکان لە دڵدا پەرە پێ بدەیت. ئەم عشقە مڵکی ئێوەیە تا هەر بەو جۆرە بیخەیتە ڕوو کە دەتەوێت. ڕێو ڕەسمی عشق بۆ هەمووان و وەک یەک و یەکسانە، کەواتە هەر کاتێک کە عشقت بەرامبەر بە کەسێک نواند و بە پێچەوانەشەوە ئەو کەسە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و وەڵامێکی جوانی نەدایتەوە، ئەوە دڵگران و پەرێشان مەبە. ئەی مەگەر ئەویش لە بەخشین و ڕوژاندنی عشقی خۆیدا ئازاد و دەستکراوە نییە؟ ئیدی بۆچی بەرگری ئەو لە گەنجینەی عشق و مەحەبەتی تۆ کەم بکاتەوە؟ هەر ئەوەندەی کە دەوروبەرەکەت لەوە تێگەیشتن کە چیدی ناتوانن بە کردار و ڕەفتاری ناخۆشی خۆیان ئازارت بدەن و دەستەمۆت بکەن، ئیدی دەست نادەنە کارێکی لەو چەشنە. تۆ دەبێت بەردەوام لەبیر فەزا و بۆشایی خاڵی دەرونی خۆت دابیت، نەک ئەو جستەی کە چواردەورەی ئەو دەرونەی داوە. کاتێک کە شاد و پۆزەتیڤ و بە حەوسەلەیت، ئەوە کاردانەوەی جەستەیت بە تەواوەتی لەو کاتە جیاوازترە کە نێگەتیڤ و پەرێشان و هەراسانیت. شێوەی بیرکردنەوەشت بە شێوەیەکی لەبەرچاو کاریگەری لەسەر کیمیایی جەستە و دوجار جەستەت بەجێ دێڵێت. لە هەناوی تۆدا چەندی موعجزەی لە وەسف نەهاتوو هەن بۆ ئەوەی کەشتە سەرنجڕاکێش و سەرسوور هێنەرە دڵپەسەندەکانی خۆت لە ژیاندا وەدی بێنێت. دەبێت لە شاراوەترین قوڵایی بوونی خۆتدا سوراخی ئەم ئاڵتونە نایابە بکەیت و لە کانزاپل لە ڕەمز و ڕازەکانی دەربهێنیت. هەر 7 ساڵ جارێک خانە نوێیەکان جێگەی خانە کۆنەکانی جەستەت دەگرنەوە. لەگەڵ ئەمەشدا دەتوانیت شێوە و قاڵبی 7 ساڵ پێشتری خۆت وە بیر بهێنێەوە. چۆن دەتوانیت ئەم دیاردەیە ئاراستە بکەیت؟ تۆ بەرپرسی بەدیهێنانی جیهانێکی پڕ لە شادومانی و نیعمەتیت. ئەو هۆکارانەی کە لە دەستڕاگەیشتن بە جیهانێکی لەو شێوەیە دەتگەڕێنەوە بەدەر لە بیانوهێنانە و پاساوهێنانەوە شتێکی دیکە نییە. یەکێک لەو گرنگترین کارانەی کە دەتوانیت بۆ توانایی خۆت ئەنجامی بدەیت ئەمەیە کە لە بەرامبەر ئامێنەدا ڕاوەستیت و سوپاس و پێزانینی کەشتی جەستەت بکەیت کە بەردەوام لە هەموو شوێنێک بەرەو ئەم لاو ئەولا هەڵت دەگرێت و دەتگوازێتەوە.
ژیان لە پانتایی ئەندێشەدا سنوور و چوارچێوەی نییە. مرۆڤی بێسنوور دەتوانێت بەهۆی جوڵە و ڕووداوی بەردەوام نەبراوە و بێکۆتایی بینایی خۆی پەنا بباتە بەر غەریزەی خۆی، هەندێک جار ئافراندن بکات و هەندێک جاریش منداڵانە ڕەفتار بکات، دەست بداتە هەموو ئەو شتانە کە بۆ ئەو مانادارن و هەر بەو شێوەیە بژیت کە بەڕاستی باوەڕی پێیەتی و دەیەوێت. ڕابردوومان تێپەڕاندووە و بەڵێنی ئایندێشیان بە هیچ کەسێکمان نەداوە. دەیکەواتە ئێمە تەنها هەر ئێستامان لەبەردەستدایە. هەر ئاستەنگێک کە لەم جیهانەدا لەبەردەم خۆتدا دەیبینیتەوە، یا ئەوە تا هەلو دەرفەتێکە بۆ گەشە و بەرەو پێشچوون و بەرزبوونە و جیاواز بیرکردنەوە، یا ئەوەتە بیان و پاساوێکە بۆ کەوتن و شکست و بەزەویەوەلەکان. ئێمە پێکەوە لەگەڵ هەموو مرۆڤەکانی دنیادا ئەندامی یەک جەستەین، هەل لەبەر ئەمە ناتوانین لە پلە و پێگەی داوەریکردن و بەراوردکردنەوە کەسێک لە خۆمان بە باشتر و بەرزتر یا خراپتر و نەزمتر بزانین. هەر کێشەیەک هەل و دەرفەتێکە کە کاڵای نادیار و گۆڕاوی لەبەر کردووە. شادی و سەرکەوتنی تۆ لە ژیاندا بە تەنها شوێنکەوتەی ئەو هەل و دەرفەت و ئیمکاناتیانە نین کە لە بەردەستتدان، بەڵکو پشت ئەستورە بۆ باوەڕانەی کە لە قوڵایی بوونتدا هەن و بە توندی چاوەڕوانیان دەکات. ئەگەر کاروبارەکان بە پێی مرادتان هەڵناسوڕێن، لە خۆتان بپرسن: من چیم کردووە کە ڕوبەڕووی ناجور و ناسازگارێکی لەم چەشنە بوومەتەوە؟ چۆن دەتوانم خۆم لەم تنگانە و تەنگەژیە ڕزگار بکەم؟ دەتوانم لەم ڕووداوەیە چ پەندێک وەربگرم؟ یارمەتیدان بە مەبەستی بەرزبوونە و پەیامداربوون بەشێکە لە پەیامی باوک و دایک لە پەروەردەکردنی منداڵەکانیاندا. هەر شتێک لە ژیاندا ماهیەتێکی دوانەیە و دژی هەیە. بۆ نمونە، هەر چەندێک زۆرتر داوای پشتگیری و ستایشی کەسانی دیکە بکەیت، ئەوە کەمتر حەز و ئارەزوو سەبارەت بە ستایشی تۆ نیشان دەدەن، و هەر چەندێک بێباک بیت سەبارەت بە پشتگیری و ستایشی خۆت، ئەوە ستایش و پشتگیری زیاتری کەسانی دیکەوە دەستێنیت. لە نێوان خۆشنەویستنی کەسێک و بێزاربوون لە ڕەفتاری ئەو کەسە جیاوازێکی زۆر هەیە. لەبری گەڕانەوەی بەردەوام بۆ ڕابردوو و هەروەها وەبیرهێنانەوەی ڕووداوە ناسازگارەکانی ڕابردوو و ماندووکار هەوڵ بدە وانە و پندیان لێوە فێر بیت. تۆ هەرگیز نەتوانیت ڕەزامەندی و دڵی هەمووان وەدەست بێنیت. لە ڕاستیدا ئەگەر نیوەی خەڵکی لە تۆ ڕازی بن، ئەوە کارێکی پەسەند و شایانی ستایشت ئەنجام داوە. هەر ڕووداوێک کە لە ژیاندا ڕوبەڕووی دەبیتەوە، پێشنیازی دەستڕاگەیشتنە بە قۆناغی دواتری ژیان. ئایا پێت وایە کە جیهانی بوون لە بەرامبەر ئەو کێشانەی کە ڕوبەڕووی دەبیتەوە دەستەوستانە و لە پەلوپۆ دەکەوێت؟ نەخێر، ئەم سیستمە بەسەر هەموو کێشەکاندا زاڵ دەبێت و هەمیشە سەرکەوتو و کامڵ و تەواوە. سنووردارەکانی ئێمە تایبەتە بە جەستەمانەوە. لە قەڵەمڕەوی دنیای ئەندێشەدا ئاستەنگ و سنوورداریک بوونی نییە. ڤیکتۆر هۆگۆ لە وتەیەکی پڕلەمانە و حەکیمانەدا وەسپێکی وردی سەبارەت بە چەمکی شعوری دەستەجەمی داوەتە دەست. ئەو بیر و باوەڕانەی کە کاتی گەیاندنی هاتووە هێندە بە هێز و وزەدارە کە ئەگەر هەموو هێز و سوپاکانی جیهان ڕێک بکەون و کۆ ببنەوە، ناتوان ڕوبەڕووی ببنەوە. هەموو شتەکان، پارە و ئیمکاناتیەکان بەخششی بوونە بۆ خزمەتکردن بە تۆ، نەک بۆ ئەوەی کە تۆ لە خزمەتی ئەوان دابیت. داوەریکردنی پێشوەخت زۆر بەباشی مانای خۆی دەخاتە ڕوو. داوەریکردنی پێشوەخت کاتێک کە تۆ بیر لە داوەریکردنی پێشوەخت دەکەیتەوە، ئەوە بڕیارەکانی تۆ بە شێوەیەکی یەکلاکەرانەوە لەسەر بنەمای زانیاری تەواو نییە. دەستەواژەی شێوەی ژیانی من لە ئایندەدا لەگەڵ هەلومەتی ژیانم لە کاتی ئێستامدا جیاوازتر دەبێت. لە زاری هەر کەسێکەوە بووترێت قسەیەکی پوچ و بێمانایە. ڕێگەیەک بەرەو خۆشبەختی بوونی نییە. خۆشبەختی خۆی بۆ خۆی ڕێگەیە، ڕێگەیەک کە لە دەرونی تۆوە دەست پێ دەکات و بە یارمەتی توانەکانت لە جیهانی دەرەوەدا بەرجەستە دەبێت. ئەگەر خەڵکی دەستەمۆت بکەن، ئەوە تەنها بەهۆی ئەمەوەیە کە تۆ بە نیشاندانی چەند ئاماژە و نیشانەیەکەوە ئامادەی خۆتت بۆ دەستەمۆبوون بۆ ئەوان نیشان داوە. هەر کاتێک لەوە دڵنیا بیت کە ژیانی تۆ ئەرکێکی بەشکۆ و قارەمانانەیە، ئەوە خۆت لەگەڵ پرۆژەی خوایی ژیاندا جۆر و هەماهەنگ کردووە.
ئەوە تۆ نیت کە بۆ وەدەستهێنانی پەیامی ژیان هەڵدەستیتەوە و شۆڕش دەکەیت، بەڵکو پەیامی ژیانە کە لە شوێنی تۆ دەگەڕێت و تەنها ئەو کاتەش تۆ دەدۆزێتەوە کە بە تەواوی ئامادەی ئەو دۆزینەوەیت وەدەستهێنابێت. تۆ تەنها ئەو کاتانە خوو عادەتە کۆنەکان تەرک دەکەیت و وازیان لێدێنیت کە لە زێهن و هۆشی خۆتدا بە خۆت بڵێیت من سوور و پێداگرم و بەجددی دەمەوێت لە کۆت و بەندی ئەم خوو عادەتانە ڕزگار ببم. ئەگەر لە دیدی تۆوە کەسانێک ڕەفتارێکی ناپەسەندیان هەیە و بەرامبەر بە تۆ ناسازگاریان کردوتە پیشە، ئەوە ئەو کارە بەکارێکی سروشتی مەزانە. نەفرەتکردن لە کەسانێکی لەم چەشنە وەک ڕواندنی کاڵک وایە لەسەر ڕووی درەختە. ئەوە خودی خۆتیت کە بیر و ئەفکاری خۆت هەڵدەبژێریت، کەواتە ئەوە هەر خودی خۆتیت کە دەتوانیت بە لە بڕیاردانی بیر و ڕاو بۆ چوونە پۆزەتیڤانە لە بری بیر و تێگەیشتن نێگەتیڤانە بۆ هەمیشە لە هەڵبژاردنی ئەندیشەی نێگەتیڤانە ڕزگارت بێت. ئەو سنووردارێتیانەی کە لەسەر ڕێگەی پەیوەندیە بەهادارەکانی تۆدا گیرساونەتەوە، ئەو ئاستەنگانن کە خۆت بەسەر خۆتدا سەپاندوتە. جەسارەت و ڕزقخوازی لە هەر کارێکدا پەیوەندی بە نرخاندنی ئێمە هەیە بۆ ئەو کارە. ئەگەر دەتەوێت فێری ڕۆیشتن بە سەرپەتدا یا خلیساندنی سەر ئاو بیت، ببیتە نووسەر کار و کاسبێکی تازە دەست پێ بکەیت، ڕەوش و شێوەی کاری خۆت بگۆڕیت و لە ئەزمونێکی نوێ بگەڕێیت، ئەوە ناچاریت کە کونجی قەناعەت و ئافیەت بخەیتە لاوە و هەستی ئەمن و ئاسایشی خۆت بخەیتە ڕیسکەوە. ئەو پەیوەندیەی کە لە دوو کەس تەنها کەسێک دروست دەکات، ئەوە هەر یەک لەو کەسانە نیوە مرۆڤێکن. هەندێک لە خەڵکی پیان وایە کە لە فەزایەکی پڕ لە سنووردارێتی و تنگانەدا دەژین. ئەم کەسانە هەر جۆرە شکست و ناکامیەک دەدەنە پاڵ بەدشانسی و بەدبەختی خۆیان. ئەمە لە کاتێکدا کە سنووردارێتی و تنگانەی لە فەزای ژیانیاندا نییە، بەڵکو لە بیرکردنەوە و بیر و باوەڕی ئەواندایە و ڕێگەی بەرەکەت و فراوانی و سەروەتیان بەڕووی خۆیاندا داخستووە. ڕۆژگارێک ئەگەر لە زانایەکیان بپرسیە کە ئایا باوەڕی بەخوا هەیە، وەڵامی دەدایەوە نەخێر، من تەنها زانایەکەم. بەڵام ئەمڕۆ لە کۆتاییەکانی دەیەی سەدەی بیستەمدا زانایەک لە وەڵامی پرسیارێکی لەو چەشنەدا دەڵێت هەڵبەتە کە باوەڕم بەخوا هەیە، من زانایەکەم. تەنها کەسانی لاواز و لەرزی و پێویستیان بە ئاسایش هەیە، ئەو کەسانەی کە پشتیان بە خودی ڕاستەقینە و جەوهەری بوون بەستووە، ئەوە دەزانن کە ئاسایش لە دنیادا بوونی نییە. شوێنی ئاسایش دەرونی مرۆڤەکانە. ڕووناکی ڕێنماییکەری دەرونی مرۆڤەکان لە مامەڵەکردن لەگەڵ ئاستەنگ و تنگانەکاندا ڕێنمایی مرۆڤ دەکات و لە پشێوی و نادیاری و هەستکردن بە نائاسایشی ڕزگاری دەکات. هەر کاتێک خۆتت خۆش بوێت و پشتگیری لێ بکەیت و خۆت قبول بکەیت، ئیدی ناممکنە دەست بدەیتە کاری سنووردارێتی و وێرانکەر و ناڕاستی کە بەدەل لە شکست بەرهەمێکی دیکەی نییە. هەڵبەتە ناتوانرێت هەمیشە لە هەموو کارێکدا پلەی یەکەم وەدەست بێنیت. لە هەموو پێشبڕکەیەکدا براوە بیت، مەدالیای سەرکەوتن وەربگریت و پێرستێک لە کاری پەسەند و شایانی ستایش فراهەم بکەیت. بەڵام بە دڵنیاییەوە دەتوانیت هەمیشە کەسێکی گرنگ و بە نرخ و بە سوود بیت. گرنگترین هۆکاری دەستنیشانکردنی سەرکەوتن و شادومانی بریتیە لەو بیر و باوەڕەی کە بە خۆمان هەمانە. لە دەروون بەرزیدا قسە و باس سەبارەت بە دەروون لە گۆڕێدایە، نەک سەبارەت بە ماڵ و مەکانەت و پشتگیری و ستایش. ئەگەر بە شێوەیەکی جددی لەسەر ڕووی پەردا ئارەزۆکانت وێنە بکەیت و بە هەموو بوونتانەوە لە هەوڵی بەدیهێنانیاندا بیت، ئەوە بەش بە بەشی ژیانتان ڕوو بە کەماڵ و شکۆفایی دەڕۆن. زۆرن ئەو کەسانەی کە هەمیشە ئەم دەستەواژە سنووردارکەرانەی خوارەوە بەزار دێنن. من هەمیشە هەروا بووم، ناتوانم بگۆڕدرێم، سروشتم وایە. ئەگەر تو ئەوە قبول بکەیت کە سروشتت بەو شێوەیە، ئەوە ڕێگای هەر جۆرە گەشە و گۆڕانکارێکت بەڕووی خۆتدا داخستووە. بەڵێن بە خۆت بدە لەگەڵ جوانترین، بەهادارترین و وروژێنەرترین کەسی جیهاندا لەگەڵ خۆتدا پەیوەندێکی پڕ لە عیشق و مەحەبەت بەرپا بکەیت. تو ئازادیت لەوەی کە بە دڵڕەنجاویەوە لە ڕووداوە ناسازگارەکان گۆشەگیری هەڵبژێریت و خۆت لە گۆماوی سکوونەت و بێجوڵەدا ڕۆ بکەیت، یا ئەوەی کە بە بەختباشی لیان بڕوانیت و بە جەسارەتەوە بەرەو پێشەوە بڕۆیت.
هەر شتێک لە ژیاندا یا دەرفەتێکە بۆ گەشەکردن و بەرەو پێشەوە چوون یا سەرەتایەکە بۆ دۆگمابوون و تەمەڵی هەڵبژاردن بەدەستی خۆتە. کاتێک کە کەسانی دیکە بە ناڕەحەتی و پەرێشانی دەبینیتەوە، هەمیشە ئەوەت لەبیر بێت کە ئەو کەسانە خۆیان بۆ خۆیان خاوەنی هەڵبژاردننی ڕەنج و میحنەتی خۆیانن. تۆش ناچار نیت کە پەیوەندی بە ئۆردووی ئەوانەوە بکەیت. جیهان شانۆیەکی نمایشکردنە، من و تۆش ئامادەکار، دەرهێنەر و ئەکتەری سیناریۆی شاراوە و نادیاری ژیانی خۆمانی. کەس ناتوانێت خەمبار و پەرێشانت بکات، هیچ کەسێک ناتوانێت نیگەران و پەشێوت بکات، هیچ کەسێک ناتوانێت هەستەکانت بریندار بکات، هیچ کەسێک بێ ڕەزامەندی تۆ ناتوانێت هەستێکت بەسەردا بسەپێنێت. کەسانی شەرمن و کەمڕوو چەندین جار وێنای کەمڕووی و شەرمنیان لەبیر و هۆشی خۆیاندا بەرجەستە کردووە. ئەم کەسانە تاوەکو ترس لە حەشر و نەشری خەڵکی لە خۆیان دوور نەخەنەوە، ئەوە هەر بەپێی ئەو وێنانە هەڵسوکەوت دەکەن و دەجوڵێنەوە کە بۆ خۆیان لە بەرچاویان گرتووە. مرۆڤبوونی ئێوە پەیوەندی بە جەستەتانەوە نییە، ئەوە عیشق و ژیری بێکۆتایی شاراوەی نێو و هەناوی ئێوەیە کە لە ئێوە مرۆڤ دروست دەکات و بەلایەوە گرنگ نییە کە چ ناوێکی لێدەنێن: زێهن، ڕۆح، سروشتی خواشێوە، جەوهەری ڕاستەقینە یا هەرچی تر. لە زێهنی خۆتدا مۆرێکی گەورە بەرجەستە بکە و پاشان هەر ئەو مۆرەیە بەسەر هەموو ئەو تێڕوانین و بیر و باوەڕاندا بکێشە کە تۆ بەرەو شکست و هەرس کەمەند کێش دەکەن، تاوەکو ئەندێشەکانی توانایی بڕژێنە ناو زێهنتانەوە و ڕەوتی ژیانتان بگۆڕن. ڕاکردن بە شوێن سەرکەوتندا بە گوشاردنی ئاو وایە لە دەستدا. هەرچەندێک زیاتر ئاوەکە بکوشیت کەمتر دەمێنێتەوە لە دەستاندا. ئەگەر لە ژیاندا سەرکەوتویت و بەردەوام بە شوێن خۆشبەختیدا ڕادەکەیت، ئەوە ژیانت گۆڕیوە بۆ شانۆی پێشبڕکێی بەردەوام. کاتێک کە هەست مۆڵکەدارێتی بەسەر تازاڵ دەبێت، ئەوە واتان لێ دەکات کە بە شێوەیەکی بەردەوام داوای زیاتر لە ژیان بکەیت. لە ڕاستیدا تۆ بۆ خۆت دەبیتە قوربانی تەماح و مڵکخوازی خۆت و هەر لەبەر ئەمەش هەرگیز بە خۆشبەختی خۆت نابینیتەوە. پەیوەندی بکە بە هۆشیاری بەرز و باڵاتری خۆتەوە، بە ئەندێشەیەکەوە کە بەردەوام سرتە دەکات. من لەم چرکە ساتەدا دەڕۆستی ئەم کارەیە دێم، مادام پەنام بۆ نیەت و مەبەستی خۆم بردووە و داوای یارمەتی لە ئامانجی ڕاستەقینەی خۆم دەکەم و کێشە و ئاستەنگەکان دەخەمە پشتسەرم. ئێمە بەردەوام دەگۆڕدرین بۆ ئەو شتەی کە بیری لێ دەکەینەوە. لە خۆت بپرسە بیر لە چی دەکەیتەوە و چ بیرکردنەوەیەک و ئەندێشەیەکت هەڵبژاردووە. ڕۆژەکانی تەمەنی ئێمە گەنجینە گرانبەهاکانی ژیانی ئێمەن. سەرکەوتن ئەو کاتە دەستە بەردەبێت کە بە دڵنیایی و لێبڕانی قوڵەوە بە ئاراستەی بەدیهێنانی ئارەزۆکانی خۆتدا هەنگاو و هەڵدەگریت و ژیانی خۆمان هەر بۆ جۆرە دروست بکەین کە حەزمان لێیەتی. تێڕامان، مکاشەفە و ئیشراق ئەو هەوڵ و دەرفەتەت پێدەبەخشن تاوەکو حەقیقەتی بوونی خۆت بدۆزیتەوە و بناسیت و هێڵی ڕاست و چەپ بەسەر ئەو وێناپوچانە دابێنیت کە جیایی خستۆتە نێوان تۆ و خودی ڕاستەقینەتەوە. لە هەناوی هەر یەک لە ئێمە چاڵێک بە قوڵایی بێکۆتایی ئافراندن، دەهێنان و نوێکاری بوونی هەیە و هێز و وزەی ئەم گەنجینەیە هێندە بێکۆتایە کە لە چوارچێوەی وێناکردنی ئێمەدا جێگەی نابێتەوە. جیهان بە ئاوازێکی هاوسەنگەوە لە بزاوتندایە. ئەگەر ئێمە بتوانین بە ئەندازەی پێویست دەست لە کۆشش و کێشە هەڵگرین و ئارامی بکەینە پیشە، ئەوە ڕۆڵی خۆمان لەم نەزم و هەماهەنگیە شکۆدارەدا ئەزمون کردووە. ئەگەر کەسێک بە ڕەفتاری نادروستی خۆی تووڕەت بکات یا خۆت بە شێوەیەکی دیکە گەمەت پێ بکات، لە خۆت بپرسە من چ ڕەفتارێکم فێری ئەو کردووە تاوەکو ئەو دەتوانێت من بکاتە تەزبیح و گەمەی دەستی خۆی. هەر کاتێک بە ئەندازەی پێویست ئاشتی و پاکی دەروونت وەدەست هێنا، بەڕاستی سەبارەت بە خۆت هەستی پۆزتیڤانە و میهرەبان و ڕەزامەند بەخشت هەبوو، ئەوە ئیدی هەرگیز ناگونجێت کەسانی دیکە بتوانن سەرەدەزۆکانی ژیانت وەدەست بگرن. تۆ ناچار نیت کە بۆ دەستڕاگەیشتن بە شتێک پەنا ببەیت بەر زۆر و فشار، تەنها ئەوەندە بەسە کە حەز و مەیلی ئەو شتە لە خۆتدا دروست بکەیت. هەر چێک و لە هەر شوێک هەیت بل لە هەر شتێک هەموو ئەو شتانەت لە بەردەستدایە کە دەتەوێت بەهۆیانەوە ژیانی خۆت لێوان لێو بکەیت لە عشق و شادومانی و ڕەزامەندی.
چۆنی دەتوانرێت جیهانێکی پڕ لە ئاشتی و ئارامی و پاکی بەدەست بێت. تەنانەت دەستڕاگەیشتن بە ئاشتی جیهانیش تەنها لە ڕێگەی دەستڕاگەیشتن بە ئاشتی و پاکی دەروونەوە وەدەستێت. هەر کاتێک هەموو دانیشتوانی جیهان لە ئارامی و پاکێتی دەرونی بەهرەمەند بن، ئیدی ئاشتی و ئارامی باڵی خۆی بەسەر سەرانسەری گێتیدا ڕادەکێشێت. جەستەت خاوەن پێکهاتەیەکی تەواوە، لەو ئەرکەش ئاگادارە کە بەدیهێنەر پێی سپاردووە و هەر کارێک لە کاتی دیاریکراوی خۆیدا ئەنجام دەدات. دەزانێت چۆن بڕوات بەڕێوە، ئارەقە بکات، بخەوێت، برسی بێت و بگری و هەتا دوایی. میکانیزمی جەستەش ئامادەی فێربوونە، دەتوانێت فێری مەلەکردن، شۆفێری، نامەنووسین، بڕینی ئەڵماس و سەرکەوتن بەسەر چێودا بێت. ئەو منداڵانەی کە شادمانانە ستایشی ژیان و شەوق و چالاکیان دەکەیت، بوونەوەرانێکی خەیاڵی و ئەفسانەیی نین. تۆش بۆ خۆت خاوەنی جوڵە و چالاکیەکی هەر وەکەوەی کە منداڵی لە دەرووندا بژی. دەستدانەکارێک بە عشق و شەوقەوە بنەڕەتترین مەرجی فراوانبوونی دەواازەی نعمەتە لە ژیانی تۆدا. هەر شتێک کە لە ژیاندا ڕوودەدات بە پێی فەرمان و ویستی خوایی ڕوودەدات. یەکێک لە باشترین مەشقەکان بۆ ڕزگاربوون لە دڵپەیوەستبوون بە ماڵ و منداڵی دنیاوە ئەوەیە کە هەر ئەمڕۆ بڕۆیت گەنجینە، کانتۆر، ژێرخان و گەراجی ماڵەکەی خۆت و هەموو ئەو شتانەی کە بێکەڵک و سوود لێوەرگتن فڕەتداون بۆ سوود لێوەرگتن بیبەخشیتە کەسانی دیکە. لێگەڕێت تا منداڵەکانیشت لەم پرۆژەی پاکردنەوەیدا بەشداری بکات. تۆ دەزانیت ژیانی خۆت بگۆڕیت بۆ گەورەترین شاکاری هونەری خۆت. شاکلیل و ڕازی شاراوەی ئەم گۆڕانکاریە لە بەشی نەبینرا و شاراوەی بوونتاندا گیرساوەتەوە. ئەندێشە یان زێهن یا جەوهەری ڕاستەقینە یا هەر چەمکێک کەلات پەسەندە بۆی. هیچ کەسێک سەبارەت بە تووڕەبوونتان سزاتان نادات، ئەوە هەر تووڕەییە کە سزاتان دەدات. کاتێک کە مجادلە و گفتوگۆ لەگەڵ کەسێک دەکەیت، لە ڕاستیدا پێی دەڵێیت ئەگەر خوڵق و خۆی تۆ لەگەڵ خوڵق و خۆی من نزیکتر دەبوو، ئەوە هۆگر دەبووم پێتەوە. مرۆڤ نازەنین و خۆشەویستەکان لە دنیایەکی پڕ لە عشق و مەحەبەتدا دەژین و ئەوانش کە دوژمنی و کینەدۆزی لە زێهن و هۆش و دڵی خۆیاندا شاردۆتەوە، ئەوە لە دنیایەکی پڕ لە دوژمنایەتی و تۆڵەخوازیدا ژیان بەسەر دەبن. هەر کاتێک لە خۆتدا ئامادەیی وەرگرتنی شادەکان و بەخشەشەکانی ژیان دروست بکەیت، ئەوە دەستت بە ڕەسەنایەتی و ئێعتبار و پێگەی ڕاستەقینەی خۆت ڕاگەیشتووە. بۆ پەیوەندیکردن بە دەسەڵاتی ڕەهاوە ڕەنگە هەر کەسێک بە پێی جۆرێکی جیاوازە لەگەڵ ئەوی دیکەدا مامەڵە بکات. لە هەمان کاتدا دەبێت بوون و ئامادەیی زانستی ڕەهای خوایی بۆ هەمووان ئاشکرا بێت. لەو جێگرەوەی کە زێهنی تۆ قەڵەمڕۆ و تایبەتمەندێتی تۆیە، دەتوانیت هەر ئەندێشەیەکی تازە بۆ چەند ڕۆژێک لە زێهنتدا تاقی بکەیتەوە. ئەگەر لە سوراقی عێشقدا بیت، ئەوە ساختەچیانە لە چنگتان ڕادەکات. ئەگەر لە سەروبەندی وەدەستهێنانی شادیدا بیت، ئەوە بە ئازارەوە لە دەستان هەڵدێت. بەڵام کاتێک عشق و شادومانی لە قوڵایی دڵ و هۆشی خۆتدا ببینیتەوە، ئیدی ڕێگەیەکی بۆ هەڵاتن لە بەردەستدا نییە. لە حاڵەتێکی لەم چەشنەدایە کە دەبیتە بینەری گۆڕانکاری سەرنجڕاکێشەکانی ژیان. ئەو شتەی کە باوەڕی پێدێنیت دەبێتە حەقیقەت. ئەو شتەش کە بیزانیت لە بوونتدا بەرجەستە دەبێت. بۆ گۆڕینی هەر جۆرە ڕەفتارێک دەبێت پەنا ببەیتە بەر سەرچاوەی دانایی و توانایی دەرونی خۆت. کەسایەتی هەر کەسێک بەهۆی ڕەفتاریەوە دەناسرێت، نەک بەهۆی ئەو وشانەی کە لە زاریەوە دەردەچن. ئەگەر بە وردی سێری منداڵێک بکەیت، ئەوە ئێعجازی خێڵقەت لە بوونیدا دەبینیتەوە. هەستەکان وەک سۆز نین کە بە شێوەیەکی لا ئیرادی بەسەرتا زاڵ ببن. هەستەکان کاردانەوەیەکی ئیرادین کە تۆ بەویست و ئیرادەی خۆت هەڵی دەبژێریت و بە شێوەی کاردانەوەی فیزیکی لە ڕێگەی جەستەوە بەرجەستە دەبن. ئەگەر بەهرەمەند نەبیت لە متمانە بەخۆبوون، ئەوە دەست بدەرە کارێک کە لە ئاکامی ئەنجامدانی ئەو کارەوە سەبارەت بە خۆت هەست بە ڕەزامەندی بکەیت. بەهۆی مەشق و ڕاهێنانەوە خۆشویستن بکەرە پیشە و بەردەوام ئەوەت لەبیر بێت کە ئەگەرچی خەڵکی لە هەڵبژاردننی کارەکانی خۆیاندا ئازادن، بەڵام ناتوانن بێڕەزامەندی تۆ یاری بە هەستەکانت بکەن، بەم پێیە هەرگیز نابیتە ئامانجی ڕەفتاری نەخوازراوی کەسانی دیکە. ئەگەر من بمەوێت لە بەرامبەر وشەی شەهامەت وشەیەکی دژ پێشنیار بکەم، ئەوە وشەی جەسووری و پێداگری
لە وشەی ترس بە باشتر دەزانم. تۆ ناتوانیت هەمیشە ڕووداوەکانی دنیای دەرەوە کۆنتڕۆڵ بکەیت لە کاتێکدا کە هەمیشە دەتوانیت ئەوەی کە لە دەرووندا ڕوودەدات کۆنتڕۆڵ بکەیت. بە پەنابردنە بەر خودی ڕاستەقینە و بەهرەمەندبوون لە ئاستی بەرزی وزەی ئەندێشە دەتوانیت بگەیت هەر مەبەستێک. لەبری ئەوەی سەرێک بکێشیتە ناو باخی کەسانی دیکەوە و بیر و هۆشی خۆتان بەکاری ئەوانەوە سەرقاڵ بکەیت، ئەوە خۆت بەکاری خۆتەوە سەرقاڵ بکە و هەر چیەک کە دەتەوێت لە باخەکەی خۆتدا بینێژە. قالب و جەستەت بۆ ڕۆژێک لە نێو دەچێت، ئەمە لە کاتێکدا کە ئەندێشە و جەوهەری بوونتان هەمیشەیی و نەبراوەیە. هەرچەندێک کەمتر پێوەست بیت بە کەس و شتەکانەوە، ئەوە لە گەشتی ژیانتدا ڕوبەڕووی ئاستەنگی کەمتر دەبیتەوە. کاریگەرترین چەک بۆ لە نێوبردنی کار و ڕەفتاری ناتەندروستی دەرونی لێبڕانی قوڵ و یەکلاکەرەوەیە. بۆ گۆڕینی قوتابخانەکان و کردنیان بە سەنتەری فێرکاری ڕاستەقینە و بەسوود دەبێت ئەم سەنتەرانە بسپێردرێنە دەستی مامۆستایان و پەروەرشیارانی دڵسۆز کە چەندین وانەی وەک دەروونبەرزی، هەستی مەحەبەت سەبارەت بە جوانی و سەرسوڕهێنەرەکانی جیهانی بوون و خستنەژێر کۆنتڕۆلی کاروبارەکانی ژیان بە ئەندازەی وانەی ئەندازە و ڕێزمان گرنگی پێ بدەن. هەست و عاتفەکانی تۆ نابێت بتوانن بتخەنە ناو گۆماوی مەنگی وەستان و بێجوڵەوە یا لەو شتە بتگەڕێنەوە دواوە کە دەتوانیت ببیت. بە پەنابردنە بەر زێهنی قوڵتر و ژیری شهودی خۆت لە هەر جۆرە دوژمنایەتی و پێکدادانێک بە دوور دەگریت. ئەگەر تۆ پێت وایە کە هەستە ناسازەکانت وەنیگەرانی لە ڕادەبەدەری تۆ ڕووداوەکانی ڕابردوو و ئایندە دەگۆڕن، ئەوە لەسەر ئەستێرەیەکی دیکە ژیان بەسەر دەبێت کە سیستەم و واقعیەتەکانی لەگەڵ ئەم گۆی زەویە زۆر جیاوازترە. هاو ئاوازی و هەماهەنگی و هاوسەنگی لە ڕێگەی وزەی ئەندێشەوە بە زیهن و جەستەی تۆدا تێدەپەڕێت. هەموو مرۆڤەکانی ڕووی زەوی دەبێت بەرپرسیارەتی تەواوی گەشەی ڕوحی خۆیان بە ئەستۆ بگرن. تۆ لە خاکەوە هاتوویتە بوون و دوای بەجێهێڵانی ژیانیش لەسەر ئەم خاکە دیسانەوە هەر بۆ لای خاک دەگەڕێیتەوە، کەواتە ژیانی ڕاستەقینەی تۆ شتێکە لە سەروی ئەم جەستە خاکیەوە. کاتێک کە گرفتاری دەرد و ڕەنجیت، ئازادیت لەوەی کە لە بیری چارەسەر دابیت یا ئەوەی کە خۆت بۆ دەرد و ڕەنجی زیاتر ئامادە بکەیت. هەڵخلیسکان لەسەر کوێرە ڕێگاکانی ژیاندا لە پلە و پایەی مرۆڤ کەم ناکات، بەڵکو تەنها بەم مانایە دێت کە دەرفەتێک بۆ فێربوون هاتوۆتە پێش. بۆ ئەو کەسانەی کە دەست نادەنەگەڕان لە شوێن ئەزمموی تازە و نوێ، ترسان لە شکست دەگۆڕدرێت بۆ ترسان لە سەرکەوتن. ئەگەر لە بەخشین و لێبوردنی کەسانی دیکە بێتوانە و دەستەوەسانیت، ئەوە هێشتا بێ ئاگایت لە بنەمای جاویدانی ژیان و پێگە و پای خۆت لە جیهانی بووندا. ئازادترین مرۆڤەکانی ڕووی زەوی ئەو کەسانن کە دەستیان بە ئاشتی و پاکیزەیی دەرونی ڕاگەیشتووە. هەر کاتێک لە مامەڵەکردن لەگەڵ کەسانی دیکەدا ڕاشکاوانە و بێکۆت و مەرج گرنگیت پێدان، عشق و محەبەتی خۆتت پێیان بەخشی، ئەوە لە ژیانی خۆتدا چەندین بەرهەمی سەرسوڕهێنەر بەدەستێنیت. ژیری و وزەی بەردەوام بەشێک لە هۆش و ژیری خۆی لە هەموو شتەکانی بووندا داناوە و هەر ئەویشە کە توانای گەشەکردنی بە گوڵ و جیاداوە، ژیانیشی بەخشیوەتە سیستەمی ئاسمانی و هەموو شتێک. هەرچەندێک قوڵتر بیر لە پێگەی بەرزی مرۆڤایەتی خۆت بکەیتەوە، ئەوە زۆرتر لەسەر ئەم حەقیقەتەیە پێداگریت کە توانای هاو ئاوازبوونت هەیە لەگەڵ بنەمای بوون و هەروەها توانای وەرگرتنی دەسەڵاتی بوونت هەیە. تێدەگەیت کە ئەگەر بێت و لە بەرامبەر بنەمای جاویدانی بووندا بەرگری بنوێنیت و دەست بدەیتە دوژمنایەتی و بەرگری، ئەوە بەدەر لە لاوازی و زەبوونی هیچ ئەنجامێکی دیکەی نییە. ئەو کەسانەی کە بەهۆی زیهن و هۆشی قوڵتری شوهودیەوە پێوەستن بە عشق و ژیری خوایەوە، دەرونیان گەنجینەی نەبراوەی عشقە و ئیدی هیچ. هەر ئەمەش تەنها جیاوازی دیاری ئەم کەسانەیە لەگەڵ کەسانی ئاسایی. هەستکردن بە گوناهی هەمیشەیی هەڵبژاردەیەکی نابەرپرسانەیە. مادام سەبارەت بە کار و ڕەفتاری ڕابردووی خۆت بەردەوام پەشیمانیت، بە پاراستنی ئەم هەستە شومە لەلایەکانی زێهن و هۆشدا ڕەوت و جوڵەی وزە بۆ هەر جۆرە چاکسازی و گۆڕانکارێک ڕادەوەستێنیت. تەندروستی ئەندیشە خویەکە.
هەر بەو شێوەیە کە ئەندیشەی ناتەندروستیش بەدەر لە خویەک هیچی دیکە نییە. سەرکەوتن و خۆشبەختی جوڵە و ڕووداوێکە کە سەرچاوەکەی لە دڵی تۆدایە و دەتوانێت هەمیشە بجۆشێت و هەڵچێت و ئەنجامی ژیانتان خۆش و شیرین بکات. جەستە گەورەترین میکانیزمی شیفابەخشی لەبەردەستایە. ئەم میکانیزمە کامل و شکۆدارەیە لە زۆرێک لە حاڵەتەکاندا خۆ بەخۆ دەرد و نەخۆشیەکان چارەسەر دەکات. ئەگەر تۆ چاوەڕوانی غەم و پەرێشانی لە ژیان بکەیت، زۆر دەگمەنە کە ژیانیش دەست بەڕووتانەوە نەنێت و داواکەتان بەجێ نەهێنێت. کەسێک کە ئەهلی کار بێت بە خۆی دەڵێت دۆخ و هەلومەرجەکە هەچیەک بێت باش و بەرز و شکۆدارە و ڕێگەی گەشە و گۆڕانکاریش بەڕووی مندا ئاواڵەیە. هەوڵ بدە لە مامەڵەکردن لەگەڵ هەر کەسێکدا وەک مامۆستایەک سەیری بکەیت و شتێکی لێوە فێر بیت. ئەو شتێک کە ئازارت بدات کێشەی دەرونیە. تەنها خۆتیت کە دەتوانیت پێی پێ ببەیت و تەنها خۆتیت کە دەتوانیت چارەسەری بکەیت. لە فەلسەفەی زەن داهاتووە بەر لە گەیشتن بە پێگەی ڕۆشنبینی دارەکە بشکێنە و ئاو بهێنا. دارشکاندن و ئاوهێنان ئەرکی تۆیە. ئەمە خۆی بۆ خۆی بەشێکە لە پێگەی بەرزی مرۆڤایەتی. لەبری ئەوەی کە لە پێگەی داوەریکردن ڕەفتاری کەسێک سەبارەت بە خۆت مەحکوم بکەیت، سەرنجی ئەم خاڵە بدە کە ڕەفتاری کەسانی دیکە کاردانەوەی ڕەفتاری خۆتە. هەوڵ بدە کە لە هەر یەکێک لەم ڕەفتارانەوە پندێک وەربگریت. لێهاتووی و شایستەیی نەک ڕوخسار و ڕووکاری دەرەکی، بنەمای ئەخلاقی نەک ڕێو ڕەسمی وشک و بێجیان، زانست و هۆشیاری نەک جەهل و بێئاگایی، یەکێتی و یەکپارچەیی نەک دەسەڵات خوازی، ئاشتی و پاکیزەیی نەک حێرس و تەماح و مڵک خوازی. بەرنامەڕێژی لە تایبەتمەندیەکانی کەسی تەندروستە. لە هەمان کاتدا ڕۆچوون لە عشقی بەرنامەڕێژی و بێئاگابوون لە کاتی ئێستا لە تایبەتمەندیەکانی ئەو کەسانەیە کە نەخۆشی دەرونیان هەیە. ڕەنگە بتوانرێت کە بەرجەستەترین تایبەتمەندی ئەو کەسانەی کە کەسایەتی تەندروستیان هەیە بریتی بێت لە هەستی خۆشتەبێ و کەسانە کە خاڵیە لە هەر جۆرە دژمنایەتی و سوکایەتیەک. بۆ دیتنەوەی چەمک و ئامانجی قوڵ و ورد لە ژیاندا نابێت تەنها لە ڕاو و بیر و بۆچوونی کەسانی دیکەدا سوراخی بکەیت، بەڵکو دەبێت پەنا ببیتە بەر هۆشمەندی و دەسەڵاتی دەرونی خۆت. هەست و هەیەجانەکانی خۆت هەروەک مۆمێک هەڵبکە و لێ نەگەڕێت تەنانەت تونترین ڕەشەبای ژیان ئەم شۆلەیە بلەرزێنێت و خامۆشی بکات. نیەت و مەبەست جەوهەری ڕۆحی تۆیە کە بوونی فیزیکی تۆ وەجوڵە دەخات. کەسانی دیکە لەو باوەڕەدان کە بێ ئاوردانەوە لە بیر بۆچوونەکانی تۆ ڕاست و دروست هەر ئەو شتە بن کە خۆیان دەیانەوێت. پەیوەندی گەرم و دۆستانە هەمیشە سەرکەوت و ئامێزە، چونکە زەحمەتێکی تێدا نییە. هەر کاتێک بەم ئەنجامە گەیشتیت کە چیدی نیازت بەوە دەستهێنانی ڕێگەیەک نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی شەپۆلەکانی تۆفانی ناسازگاری و سەختیەکان، ئیدی زەمینەی وەدیهێنانیان دروست ناکەیت. لەوە بەدواوە بەرەو هەر شوێیەک بڕۆیت ئارامی و عشق و سازگاری هاوڕێتە. لەبەری وتنی بۆچی بەدبەختیەکانی دنیا دابارینەتە سەر منی بێچارە و هەژار، بڵێ دەتوانم چ پندێک لەم ڕووداوە فێر بم. تەنها سنوورداریەکانی تۆ ئەو سنوورداریانن کە تۆ باوەڕت پێیانە. تۆ شتێکیت لە سەروی جەستەی خۆتەوە. جەوهەری ڕاستەقینەی تۆ زۆر شکۆمەندتر و گەورەتر و خواییترە. نەفرەتی کەسانی دیکە بە عشق وەڵام بدەرەوە. ئەو عشقەی کە دەینوێنیت هەر بۆ خۆت دەگەڕێتەوە و بەرهەمەکەی ئازادی و ڕەهاییە. پەیدابوونی ئێمە لەسەر ئەم گۆی زەویە هەناسەدان، پەیوەندیکردن لەگەڵ کەسانی دیکە و هەتا دوایی هەموو لە موعجزەکانی جیهانی بوونن. بنەمای جاویدانەی ژیان هەمیشە بە جوانترین شێوە درێژەی هەیە و هیچ هەڵە و گرفتێکی تێدا نییە. جیهانی بوون وزەیەکی لە وەسف و ستایش نەهاتووی هەیە، چونکە هەر جۆرە عێشق بەشداریەک، ئیسار و بەخشینێک بە شێوەیەکی بەردەوام لەم تۆڕەدا هەیە و بە شێوەی دووچەندانیش هێز و وزەی زیاد دەکات. گومانی تێدا نییە کە هەر کەسێک ڕوبەڕووی کێشە دەبێتەوە لە ژیاندا. جیاوازی کەسێکی تەندروست و کەسێکی ناهاوسەنگ لە بوونی مەسەلە و کێشەکاندا نییە،
بەڵکو لە تێڕوانینی ئەوانەوەیە سەبارەت بە کێشە و مەسەلەکان. دەی ئێستا بزانە تۆ چ کێشەیەکی گەورە دەزانیت یا ڕێگا چارەی ئەو کێشەیە. ئەو شتەی کە بتوانرێت بە وزەی ئەندێشە و پێشوازی لێ بکرێت و بە شێوەی کاریگەر لەسەر پەردەی خەیاڵ بەرجەستە بکرێت، ناتوانرێت لە جیهانی مادیدا ڕێگە لە بەدیهێنانی بگیردرێت. ئامانجی دوجار و کۆتایی ژیان ناسینی خوایە. ئەگەر دەتەوێت بەسەر شەپۆلەکانی تۆفانی کێشەکاندا زاڵ بیت، ژیان لە کاتی ئێستا هەڵبژێرە، نەک ژیان لە 10 ساڵی داهاتوودا. تۆ لە زێهن و هۆشی خۆتدا ڕوبەڕووی کێشەکان دەبیتەوە، دەی کەواتە هەل لەوێشدا لە ڕێگە چارەیان بگەڕێ. ئێمە بە درێژایی تەمەنمان هەم مامۆستاین و هەم خوێندکار. ئەگەر منداڵان لە ئارامی و ئاشتی و پاکیزەییدا پەروەردە ببن، ئەو فێری توندوتیژی نابن و دوای باڵغبوون و پەیوەندیکردن بە کۆمەڵگەوە هەل لە بنەڕەتەوە بە دوور دەبن لە هەر مامەڵەیەکی توندوتێژی ئامیز. ڕابردووە، تۆ لە ڕابردوودا بە هۆش و ژیری خۆتەوە دەستت داوەتە ئەو کارانەی کە لێت دەوەشێنەوە. خراپی و باشی، جوانی و ناشیرینی ڕابردوو لە کاتی ئێستادا کێشەیەک چارەسەر ناکات. ئەوەی کە ئێستا لە مشتتدایە ئەمڕۆی تۆیە کە جارێکی دیکە ناتوانیت وەدەستی بێنیتەوە. سیستەمی بوون جوان و کامڵ و تەواو عەیارە. برسێتی ژمارەیەک لە خەڵکی جیهان بەشێکە لە زنجیرە ئاڵقەی سروشتی ئەم سیستەمە و هەوڵ و کوششی ئێمە بۆ لە نێوبردننی ئەم ئاستەنگە جیهانیە بەشێکی دیکەیە لە بنەمای بوون. هیچ کەسێک ناتوانێت لە پشت گلێنەی چاوی تۆوە وەک تۆ دنیا ببینێت. هەر کاتێک قسە و باس لەبارەی زەوق و سەلیقەوە بێت، تەنها پێوەری نرخاندن و هەڵسەنگاندن بریتیە لە ڕەزامەندی تۆ. هەر شتێک کە زۆر بەتوندی حەز بکەیت ببیتە خاوەنی و پێوەی بلکەیت، ئەوە ئەو شتەیە کە بۆتە خاوەنی تۆ. تۆ لە دوندی هوشیاریدا لە سنووری گرنگیدان بە خۆدا تێدەپەڕیت، خۆت بەجێ دێڵیت و شتانێکی وەک بەدەست هێنان، پاشەکەوتکردن و بە ئەنجام گەیاندن دەستپێریتە بادەی فەرامۆشی. کاتێک کە کەمەندکێشی چەمک و مانا دەبیت، وردە ئامادەیی ئەوەت دەبێت کە هەموو ئەو عیشقە قبول بکەیت کە خەڵکی دەتوانن بە تۆی ببەخشن. لە حاڵەتێکی لەو چەشنەدایە هەوڵی بەردەوام بۆ عیشق نواندن لە خۆتە هەست پێ دەکەیت و ئیدی جیهان بە ڕووناکی و درەوشاوە دەبینیتەوە. ئەگەر کارێک نەکەیت، تەنانەت یەک دڵۆپ ئارەقەش ناکەیت. هەر کاتێک پەیوەندیت بە سەرچاوەی معنەوی ڕەهاوە هەبێت، ئەو نورە خوایەی کە لە دەروونتدا دەدرۆشێتەوە لە ڕێگەی دەستەکانتەوە دێتە گۆ و لە ڕێگەی ڕوخسارتەوە بەڕووی هەموواندا پێدەکەنێت. لە هەلومەرجێکی لەم چەشنەدایە کە توانای ئیساری بێکۆت و مەرج وەدەست دێنیت، ئیدی لەوە بەدواوە چاولەڕێ و تەمەنا و داوە لە کەس ناکەیت. بوونی تۆ مەبەستێکە و توانایی خۆشبەختی و هەموو چاکەکان پاداشتی ئیسار و بەخشینتانە. ساتەکانی نێوان ڕووداوە شیرین و دڵپەسەندەکان بە ئەندازەی هەمان ئەو ڕووداوانە نرخ و بەهای ژیان و چێژبردنیان هەیە. هەرچەندێک زیاتر فەزا و کەشی شاد و مێهرئامێز لە ڕەوتی پەیوەندیەکاندا لەگەڵ کەسانی دیکەدا بخۆڵقێنیت، ئەوە پەیوەندیەکی جوانتر و دڵپەسەندتر و ڕەزامەند بەخشترت دەبێت. ئەگەر ئازادیت لە نێوان ئەوەی کە حەق بە تۆ بێت و ئەوەش کە نەرمی هەڵبژێریت، ئەوە نەرمی نواندن هەڵبژێرە. هەمیشە کۆمەڵگا ئێمەی بەم ئاراستەیەدا هەنداوە کە بە نرخ و بەهای لە دەستانی سوراخکردن احتیاط بە خەرج بدەین و بە نرخ و بەهای لە دەستانی ڕیسک و بەدواداچوون پەنا بۆ ئاسایش ببین و خۆمان لە شتە نەناسراوەکان بە دوور بگرین و پێنەهاوینە ناو دنیای شتە نەناسراوەکانەوە. ئەگەر باوەڕت بەوە نییە کە لە ئەندێشە و کاردا ئازادیت، ئەوە ناوی ئەو کەسانە بنووسە کە تاڵە دەزۆکانی ژیانی تۆیان وەدەستەوە گرتووە، پاشان بۆ منی بنێرە تاوەکو من بەهۆی ئەو لیستەوە لەم تنگانەیە ڕزگارت بکەم. هەر ئەمەندەی کە بڕیار بدەیت پێ بەهاویتە ناو قەڵەمڕەوی نادیار و نەناسراوە، ئەوە دەرفەتێکی سەرنجڕاکێش دەبینیتەوە تا لە هەموو پانتایی ئەزمونەکانی مرۆڤایەتی بەهرەمەند بیت کە لەمە بەدواوە لە بەردەستتدا دەگیرسێتەوە. خۆ خزاندنە کونجی ئافیەت کارێکی ناشیرینە. هەڵبژاردنی گۆشەی ئاسایش و ئاسوودەییش ڕۆچوونە بەناو گۆماوی مەنگی دۆگمابوون.
مانەوە لە چوارچێوەی دیواردا وەستان و تەمەڵیە. ئەرێ بەڕاستی ئاسایش و گرنگیت بۆ چییە؟ خۆت شکۆفایی و گەشەکردن واتە توانایی پێشوازیکردن لە ئایندەی نادیار و نەناسراو. چاودێری و قوڵبوونەوە بە خودا پرۆژەی سروشتی خۆخۆشویستنە. هەوڵ بدە تاوەکو پەیوەندێکی ئارام و پڕ لە عشق و مەحەبەت لە خۆتدا پەرە پێ بدەیت. ئەگەر کەسێک ڕەفتارێکی زیندوو و گۆستاخانەی هەبێت لەگەڵتا، لە خۆت بپرسە من خۆم چۆن دەبینمەوە و چۆن دەڕوانمە خۆم؟ بۆچی تا ئێستا مۆڵەت و دەرفەتی کارێکی لەو چەشنەم بە ئەو داوە؟ ئایا دەبێت بەردەوام دەرفەت بە ئەو بدەم کە درێژە بە ڕەفتاری نادروستی بدات؟ هەر ئەوەندەی کە بۆ لە نێوبردنی کێشەکانی خۆت بەرنامەیەکی بچووک و یەکڕۆژەیی دابڕێژیت، بە شێوەیەکی سەرکەوتوانەش بەرنامەکە جێبەجێ بکەیت، ئەوە کێشەکانت لە نێو دەچن و نامێنن. بەر لە نواندن و خستەڕوو دەبێت عشق لە دەروون و هەناوی خۆتدا بێت. کەواتە ئەگەر لە نواندنی عشق بەرامبەر بە خۆت درێغی بکەیت، ئەوە نەک لە ئیسارکردن و بەخشینی عشق بەرامبەر بە خەڵکی سەرکەوتو نابیت، بەڵکو نابێت چاوەڕوانی ئەوەش لە خەڵکی بکەیت کە ڕاستگۆیانە و دڵسۆزانە عشقتان بەرامبەر بنوێنن. تو ئازادی تەواوت هەیە لەوەدا کە تەنها ڕێگە بەو کەسانە بدەیت بڕژێنە ناو ژیانتەوە کە بە عشق، هاودڵی و سازگاری دێنە دیدارتان. یەکێک لە پێگە بەرزەکانی ژیان ئەمەیە کە کەسێکی سربەخۆ و دوور لە ڕاو و بیربۆچوونی باش و دڵپەسەندی کەسانی دیکە هەڵسوکەوت بکەیت و بجوڵیتەوە. دۆخ و هەلومەرجی ژیان کەسایەتی مرۆڤ دروست ناکات، بەڵکو تەنها خاڵ و لایەنە لاواز و بەهێزەکانی ئەو ئاشکرا دەکات. بەدەر لە خۆت هیچ کەسێک ناتوانێت بەهای واقعی تۆ دیاری بکات. ئەگەر تۆ سەبارەت بە نرخاندنی پلە و پێگەی خۆت پشت بە کەسانی دیکە ببەستیت، ئەوە بەها و نرخ بە خۆت نابەخشیت، بەڵکو نرخ و بەهای کەسانی دیکە دەنرخێنیت. لە شارستانیەتە ڕۆژاوادا خەڵکی خۆیان بەمە گرتووە کە پلە و پایەی هەر کەسێک بە پێی دەستکەوت و دەستهاتەکانی هەڵبسەنگێنن. باوەڕێکی لەم چەشنە لە ڕووی معنەویەوە بە بنبەستێکی تەواو گەیشتووە. ئێمە لە ناخەوە خاوەنی هەموو شتێکین، شادومانی، ئاسوودە خەیاڵی و ڕێنمایی دەرونی بۆ گەیشتن بە مەبەستی کۆتایی ژیان. ئەگەر تۆش لە ئارامی و پاکیزەی دەروون بێبەش بیت، ئەوە دەستەکانت خاڵیە. ئەو کەسەی کە خۆی بە وەسب و ستایشانەوە پێناسەرەکات کە لە ڕابردوودا بەسەر ئەودا باڵەدەست بووە، ئەوە دڵی بە تارمایەکی سەرگەردان بەستووە لە ڕابردوودا. تۆ ئەوەیت کە دەتەوێت هەنووکە ببیت، نەک ئەوەی کە لە ڕابردوودا بوویت. کەسی خۆشبەخت و ئاسوودە ئەو کەسە نییە کە سەروەت و سامانێکی بێ ئەندازەوە دەست بێنێت، بەڵکو ئەو کەسەیە کە دەستیدایە هەر کارێک تێدا سەرکەوتن وەدەستێنێت. سەروەت و سامان تەنها یەکێکە لە دەستکەوتەکانی مرۆڤی سەرکەوتوو. ئەگەر دەتەوێت لە هەر کارێکدا سەرکەوتوو بیت، ئەوە دەبێت ئەو بیرۆکەیە لەسەرت دەرکەیت کە هەر شکست خواردنێک دۆڕاندنە. سیستمی بوون، ئازادی هەڵبژاردن و بەرپرسیارەتی ئەم هەڵبژاردنی بە مرۆڤ بەخشیوە کە ئەم بابەتەش لەگەڵ ئەوەی کە خەڵکی باوەڕێن پێهێناوە واتە هەڵبژاردن بەڵێ، بەڵام بەرپرسیارەتی نەخێر، دژایەتیەکی ئاشکرای هەیە. هەر ئەوەندەی باوەڕ بەوە بێنیت کە بیر و ئەندێشە شایانی بەرفراوان بوون و پەرپێدانە، ئیدی ئەندێشەی خۆت بە وردێکی وەسف نەکراوە لەسەر ڕێگای ڕاست و دروست ڕێنمایی دەکەیت. بەر لە دروستکردنی هەر گۆڕین و گۆڕانکاریەک لە ژیاندا دەبێت ئامادەی ئەو گۆڕانکاریەت لە هەر ڕوویەکەوە هەبێت. هەرچەندێک زیاتر بیر لە کار و هەڵسوکەوتی خۆت بکەیتەوە، قوڵ ببیتەوە، ئەگەر ئەمەی کەمانە و مەبەستی ڕاستەقینەی ژیان دەرک بکەیت و پێی ببیت زیاترە. ئەگەر وا هەست دەکەیت کە لە هەر ڕوویەکەوە لەگەڵ خەڵکی دیکەی جیهان جیاوازیکرد نییە، لە خۆت بپرسە ئێستا دەبێت چی پێشکەش بە جیهان و جیهانیان بکەم؟ تا دەسەڵاتی جیهانی بوون قبول نەکەیت، ئەوە ڕاز و نهێنەکانت بۆ نادۆزرێنەوە، بەڵام هەر ئەمەی کە لە بەرامبەر بنەما و ڕێسەکانیدا سەرت نەوی کرد، ئەوە ڕاز و نهێنەکانی بە شێوەیەکی باوەڕ پێنەکراو بەڕووتا دەکرێنەوە و ئاوەڵا دەبن. ئەگەر ئەوە دەبینیت کە خراپ کەڵکل لێوەردەگیرێت و دەبیتە قوربانی ئامانجی نەخوازراوی کەسانی دیکە، ئەوە بەهۆی ئەمەوە نییە کە جیهان پڕیە لە مرۆڤی فێڵباز و ساختەچی،
بەڵکو بەهۆی ئەمەوەیە کە تۆ خۆت بە گفتار و ڕەفتاری خۆت پەیامت بە خەڵکی بەخشیوەکە خراپ بەکارم بهێنا، من لە هەر ڕوویەکەوە ئامادەی ئەمەم هەیە. مەرجی پێویست بۆ پێشکەوتن لە هەر کار و پیشەیەکدا ئەمەیە کە شەیدای ئەو کارە ببیت، پاشان ئەم شەیدایەت بنوێنیت و بیخەیتە ڕوو. ئەلبەتە تۆ ئازادیت لەوەی کە هەر ئێستا ئەوەی کە ماوە لە ژیانت بە نیگەرانی لە دۆخ و هەلومەرجی ئایندەت بەسەری بەریت، بەڵام دڵنیابە کە نیگەرانیەکانی تۆ بچووکترین گۆڕانکاریەک لە ڕووداوەکانی ئایندەدا دروست ناکات. تۆ بەرجەستەی هەموو خێر و بێری جیهانی بێکۆتاییت. تۆ لە هەر ڕوویەکەوە کامڵ و تەواو عیاریت. تۆ لە هەر ساتێکی ژیاندا بە ئاراستە و مەبەستی خێر و چاکەی ژیانی خۆت لە هیچ شتێکت کەم نییە. تەنها ئەو کات و ساتە نعمەت و فراوانی و سەروەت و سامان لە ژیانی تۆدا دێنەبوونەوە کە باوەڕ بەوە بهێنیت کە بۆ شادومانی و خۆشبەختی لە هیچت کەم نییە. ئەوجا بە هەستی پڕ لە توانایی خۆتەوە پێشوازی لە ئایندە بکە و چێژ لە سات بە ساتی ببە. کاتێک گومانەکانی بیر و هۆشی تۆ دەبن بە دڵنیایی، ئیدی ئەو کاتە لە لێهاتووی پێویست بەهرەمەند دەبیت بۆ گەیشتن بە گەشەکردن و کامڵبوون و هەروەها هێز و وزەی دەستڕاگەیشتن بە ئامانجی دوواجار و کۆتایی ژیان. بۆ چوونە نێو دنیای سەرسوڕهێنەری واقعیەتەکان سەرەتا دەبێت پێبهاویتە ناو پانتایی معنەویەوە و پەیوەندی بکەیت بە کانگا و سەرچاوەی ژیانەوە. تۆ دەتوانیت لە دیتن و دەرەککردنی حەقیقەتێکدا هەم ئەزمونێکی شکۆدار فێربیت و هەم بەداوەریکردنی ناواقعیانە لە بەرامبەر ئەو حەقیقەتەیەدا خۆت بکەیتە قوربانی. ئەگەر جارێکی دیکە بیر و بۆ چوونی نابەرپرسانەی کەسانی دیکە وروژاندیتی، ئەوە لە ئەو پەڕی هۆشیاریدا سێری ناوچاوانی کەسەکە بکە و بڵێ چ گرنگێکی هەیە کە چۆن سەبارەت بە من بیر دەکاتەوە. ئایا هەرگیز سەرنجل لەمەداوە کە ژمارەیەک لە خەڵکی بە ئەندازەی پێویست ئەو شتانەیە نییە کە دەیانەوێت و ژمارەیەکی دیکەش هەمیشە هەموو شتێکیان هەیە؟ تێڕوانینی پیرۆزانە واتە ئەو تێڕوانینەی کە هەلو دەرفەت دەبەخشێتە تۆ کە خۆت پیرۆزانە هەست پێ بکەیت و هەروەها کەش و فەزایەکیش بۆ ئافراندنی پیرۆزیەکانی دیکەش بۆ خۆت لە بەرچاو بگریت. کاتێک کە لە چوارچێوەی جەستەی خۆت تێدەپەڕیت و پێدەهاویتە پانتایی و قەڵەمڕەوی ئامانجە بەرزەکان و کایەی معنەوی خواییەوە، ئیدی کاژی خۆشەویستی و خۆپەسەندی فرێ دەدەیت. دیدی بەرز و شکۆداری تۆ پشت دەکاتە ئەو هۆکارە دنیایی کە دەڵێت چی بەدەستدێنیت و چۆن وەدەستی دێنیت. ئەوجا ئەوەی کە بە ویژدانی باڵای تۆدا تێدەپەڕێت ئەمەیەکە من زیاد لە ڕابردوو شایستەی ئارامی و پاکی دەرونیم و دەبێت بە هاوکاری کەسانی دیکەش ڕێگەیەک بۆ بەدیهێنانی ئارامیەکی لەو چەشنەش لە کەسانی دیکەشدا بدۆزمەوە. خوو بە لێکۆڵینەوە و فێربوونەوە بگرە و گوێ لە زەنگ بە تا لە هەر کەسێکەوە شتێک فێربیت. خوازیاربوونی زانست بەم مانایە دێت کە تۆ لێهاتوویی دەسڕاگەیشتنت بە زانیاری نوێ و تازەت هەیە. زۆرێک لە خەڵکی زۆر بەتوندی پێویستیان بەوە هەیە کە هەمیشە حەق بەوان بێت. ئەگەر تۆ بتوانیت بیرێکی لەم چەشنە لەسەرت بکەیتە دەر، ئەو خۆت لە دەرد و ڕەنجێکی فراوان ڕەها کردووە. بە بۆچوونی تۆ جیاوازی چییە لە نێوان کەسێک کەمەلە نازانێت و کەسێکیش کە لەم هونەرەدا لێهاتووی پێویستی هەیە؟ ئایا تۆ پێت وایە کە تەنها بە فێربوونی هونەری مەلەکردن توانایی و لێهاتووی جەستەیی تایبەت لە جەستەی تۆدا پەیدا دەبێت؟ نەخێر، ئەو شتەی کە توانایی و لێهاتووی لە مەلەکردندا بە کەسێک دەبەخشێت ئەو باوەڕە تازە و نوێیە کە لە بیر و هۆشی ئەودا فۆرمۆلە بووە. هەر کەسێک دەتوانێت بۆ چەند ساتێک بە شێوەیەکی گشتی ژیانی خۆی بگۆڕێت و بەو شێوەیە کە دەیەوێت گۆڕانکاری دروست بکات. ئەم تواناییە بەرهەمی پەروەردەکردنی تەواوی چەمکی پەرەپێدانی خۆیە. تەنانەت لە پشتی شیشەکانی زیندانی شەوە گۆشەی ئازادی تۆ پەیوەستە بە گۆشەی دیدی و تێڕوانینی تۆوە. ئەم ئازادیە گشتگیرە و ناتوانرێت لە کەس زەود بکرێت. ناتوانرێت بیر و ئەندیشە لە نێو ببردرێت. ئەندیشە نەمر و هەمیشەییە. ئەگەر تۆ خۆت بە شایستەی جوانترین بەخششی ژیان بزانیت، ئیدی زۆربوونی کێش یا ئەو دەردوڕەنجە تەحمل و قبول ناکەیت
کە لە سیستمی خۆراکی ناتەندروستەوە دروست دەبێت. لەبری ئەوەی کە بڵێیت من دەڕۆستی ئەم کارە نایم، هەوڵ بدە هەڵسە سەر پێ، هەنگاو بنێ و کارەکە دەست پێ بکە. هەتا سەرەدەزووەکانی ژیانی خۆت وەدەستی کەسانی دیکە بسپێریت، ئەوە لە ئارامی و ئاشتی و پاکیزەی دەرونی بێبەشیت. ئەگەر باوەڕت بە ئامانجەکانی خۆت هەبێت، ئەوە هەل و دەرفەتەکان بە بەردەمتاندا ڕیز دەبەستن و ئەگەر لەو باوەڕەشدا بیت کە کارەکان بەڕێک و پێکی ناکەونە سەر پێ، ئەوە ئاستەنگەکان یەک لە دوای یەک لە بەرامبەرتاندا دەگیرسێنەوە. عشقی خۆت بەسەر ئەو کەسانەدا ببەخشەوە کە دژایەتی و دژمنایەتی دەکەن. عشق نواندن بەرامبەر ئەو کەسانەی کە شیرین و نازەنین و خۆشەویستن کارێکی ئاسانە. بۆ ئەوەی کە قوڵای عشق لە دڵتا بزانیت، بزانە ئەو کەسانت چەندێک خۆش دەوێت کە تەحملکردنیان لات گران و دژوارە. لێبوردن بەهێزترین کەرەستەیە کە دەتوانێت بتگەیەنێت بە سەرچاوەی معنەویەوە. ئەگەر لە پاکردنەوەی ئەو کینە و نەفرەتیەی کە ساڵگارێکە لە قوڵایی دڵتا لانەی کردووە خۆت بێتوانا و دەسەوستان دەبینیتەوە، ئەوەش کۆداربوون و ئافراندنی سەرسوڕهێنەری واقعی ژیان فەرامۆش بکە. بەندەی ناڕازی و بەندەی کە لە دۆخی خۆی ڕازی بێت بوونی نییە. هەر کاتێک لە کاتی بەخشین و ئیساردا دووچاری وەسوەسە بوویت، هەر چەندێک کەم و بێنرخیش بێت، ئەوە لە بەخشش و ئیسار زیاد بکە تا بتوانیت بەسەر ئەم هەستە شەیتانیەدا زاڵ بیت. هەستکردن بە گوناح بەو واتایە دێت کە هەموو وزەی خۆت لە بیرکردنەوە سەبارەت بە ڕەفتارە نادروستەکانی ڕابردوودا بە خەرج بدەیت، بە وەستان و خۆبەزەویەوە نووسان ژیانی ئێستای خۆت لە نێو ببەیت. بە مەشق و ڕاهێنان دەتوانرێت خو عادەتە دروستەکان لە خۆتدا پەروەردە بکەیت و لە خو عادەتە نادروستەکان دوور بکەویتەوە. جارێکیان خانمێک لە منی پرسی چ ئاستەنگێک لە بەردەم ڕێگەی شادومانی و چالاکی مندابوونی هەیە؟ وەڵاممدایەوە تەنها ئاستەنگی ئامادە بیر و باوەڕی تۆیە بەبوونی ئاستەنگ. گوێ بۆ دەنگی دەرونی خۆت ڕادێرە تا ئەو شتت بۆ ئاشکرا بێت کە دەبێت بیزانیت. ئەگەر دوو دەستەواژەی ماندووم و حاڵم باش نییە لە ژیانی خۆتدا بسڕیتەوە، ئەوە نیوەی بێحاڵی و نەخۆشی خۆتت دەرمان و چارەسەر کردووە. هەر ئەوەندەی خەڵکی بزانن کە بە تووڕێی خۆت دەتوانن بترسێنن یان پەرێشانت بکەن، ئەوە لە کاتی گونجاوی خۆیدا سوود لەم چەکە وەردەگرن بۆ قوربانیکردنی تۆ هەر دەبیتە ئەوەی کە بە درێژایی ڕۆژ بیری لێ دەکەیتەوە و پێکەوە گرێدانی ئەم ڕۆژانەیە کە چارەنووسی تۆ دروست دەکەن. ئەوە خۆتیت کە خەڵکی فێری ئەوە دەکەیت چۆن ڕەفتارت لەگەڵدا بکەن. ئەگەر تۆ ژیانی خۆت ببەستیتەوە بە تەنها خاڵێکەوە، ئەوە بە لە نێوچوونی ئەو خاڵە ژیانی تۆش هەرەس دێنێت. عشق بەرامبەر بۆ کەسانە بنوێنە کە لە بەرامبەرتا خۆیان نواندووە و شێوەی ژیانیان بنرخێنە و بە بەهرە و خەڵاتێکیان بزانە بۆ خۆت. هەوڵ بدە لە ژیاندا لە مەسەلەی پاوانخوازی و ملکخوازی ڕزگار بیت و هەرگیز لە نەبوونی شتێکدا هەست بە کەمی مەکە. ئەو کاتە بینەری ئەم هەستە چێژ بەخشە دەبیت کە هەر ڕۆژێک دەرکەوتنی ڕوخساری شتە مادیەکان لە دیدی تۆوە کەم دەبنەوە. لەبری ئەوەی کە بڵێیت ئەم کارە چ سوودێکی تێدایە بۆ من، بیر و هۆشی خۆت لەسەر ئەم خاڵە کۆ بکەرەوە کە چۆن دەتوانم بە ئەنجامدانی ئەم کارە سوود بە هاوجۆرەکانی خۆم بگەێنم. ڕازی شاراوەی چوونە ناو قەڵەمڕەوی هۆشیاری بەرزتر و بەرهەمداربوون لە ژیاندا لەوەدایە کە بەردەوام خوێندکار بین، نەک مامۆستا. ئەگەر لە هەر شتێک ڕەشبینیت و ئەم دیاردەشومە لە شێوەی دژمنایەتی و لێبێزاربوون لە قوڵایی زیهنتدا لانەی کردووە، ئەوە هەڵسەرەوە دەستەکانت بەرز بکەرەوە و ئەم زامە هەوکردوویە چارەسەر بکە. ڕەشبینی لە جەستەی هەر کەسێکدا بەڵگەی ئەوەیە کە ئەو کەسە هێشتا لە دڵی خۆیدا پەرستگایەکی پاکی دروست نەکردووە. بۆ ئەوەی کە خۆت بە بەرپرسی ئەندێشە و کاری خۆت و دوجار شێوەی ژیانی خۆتان بزانیت، ئەوە پێویستیت بە کەمێک سەرکەشی هەیە تا لە بەرامبەر فشارە کۆمەڵایەتەکاندا بەرگری بکەیت.
بۆ ئەنجامدانی هەر کارێکی بەرجەستە و سەرکەوتو ئامێز، ئاسوودە خەیاڵی، ئاشتی لەگەڵ خوا، متمانە بەخۆبوون و نەرمی و چوست و چالاکی و زیرەکی پێویستە. ئەگەر تۆ دوای 50 ساڵ چالاکی لە کار و پیشەی خۆتدا ببیتە خاوەنی کارگەیەکی گەورە و لە ڕووی دارایی و خۆشگوزەرانیەوە هەلومەرجێکی تەواو و خوازراوت هەبێت، بەڵام لە ماوەی ئەم 50 ساڵەیەدا سەبارەت بە خۆت و پیشەکەی خۆت هەستێکی باش و دڵپەسەندت وەدەست نەهێنابێت، ئەوە دۆڕاوێکی تەواو عەیارێت. جیاوازی نێوان ڕوخسارێکی جوان و ناشیرین تەنها داوەریکردنێکە و بەس. لە ڕاستیدا هیچ کەسێک لە سەرزەوی بە ناشیرینی و بەدهەیکەل دروست نەبووە. سەرنجڕانەکێشان تەنها پەیوەندی بە بڕیاری مرۆڤەکانەوە هەیە لە هەڵبژاردننی بیرروباوەڕەکانیاندا. هەموو ئەو نازنا و لە قەبانەی کە بۆ خۆت پێت پەسەندە یەک بە یەک لیان بکۆڵەرەوە. هەر یەک لەو ناونیشانانە بە دروستکردنی سنوورداریەک بۆ تۆ لێ ناگەڕێن پێگەی سروشتی خۆت کە بریتیە لە وەدەستهێنانی توانایی لە هەموو ئاستەکاندا بدۆزیتەوە. ئەو کەسانەی کە دەستیان بە گۆڕەپانی هۆشیاری بەرزتە ڕاگەیشتووە، یەکێک لەو وانە گەورانە کە فێری بوون بریتیە لە ڕزگاربوون و ڕەهابوون لە ماڵ و منداڵ. خۆشی و شادومانی و ڕەنج و میحنەتەکانی تۆ ویستی خوایی و دەرفەتێکی سەرسوورهێنەرە بۆ فێربوون. بۆ هەموو ڕۆژەکانی تەمەن کە لەم چوارچێوەیە جەستەیەدا بەسەردەچێت، ڕێزیان بۆ دابنێ و سات بە سات بەباشی باسەم بکە و ستایشیان بکە. خۆت لە ڕۆژەکانی ڕابردوو ڕەها بکە و بە تەواوی بوونتەوە لە کاتی ئێستادا، واتە لە ئەو کاتەدا بژی کە لە بەردەستتدایە. ئەگەر ئەمڕۆ کاتێک بۆ وەرزش و تەندروستی تایبەت نەکەیت، ئەوە ناچاریت کە لە داهاتوودا کاتێکی لەو چەشنا بۆ بەکارهێنانی داودەرمان و لابردنی مەلولی و ماتی بەخەرج بدەیت. ئەو کەسانەی کە باوەڕیان بە پەیوەندی نێوان جەستە و زیهن نییە، چۆنی سەری پەنجەی پێی خۆیان دەجوڵێننەوە. ئەو کەسانەی کە لە تەندروستی دەرونی بێبەشن خۆنەویستانە لە شوێن کێشەدان. ئەم کەسانە خۆنەویستانە لە هەوڵی ئەوەدان کە کاروبارەکان بە باشی و ڕێکوپێکی نەکەونە سەر پێ و بەردەوام حەز بەوە دەکەن کە وتەنا ئومێد بەخشەکانی ئەوان جێگەی قبول و پەسەند بن. تۆ هەمیشە کەسێکی گەرانبەها بە نرخ و بە سوودیت، نەک بەهۆی ئەمەیکە خەڵکی وەها دەڵێن، نەک بەهۆی ئەمەیکە کەسێکی خۆشبەختیت، نەک بەهۆی ئەمەیکە سەروەت و سامانێکی زۆر وەدەستێنیت. نەخێر، تەنها بەهۆی ئەمەیکە ئەندێشە و باوەڕێکی لەم چەشنەت هەڵبژاردووە. پێگەی جادوویی کاتی ئێستا ببینە کە کاتێکی بێبێنەیە و تایبەت بە تاکە و تۆ بەڕۆچوون لە کاتی ئێستادا دەرفەتێک بۆ بیری ژاراوی و ماندووکار نابینیتەوە. بۆ دەستڕاگەیشتن بە کامڵی و شکۆیی کەسایەتی مرۆڤایەتی خۆت دەبێت بە جادەی هەماهەنگی و هاوسەنگی دەرونیدا تێپەڕیت کە ئەمە خۆی بۆ خۆی ڕەگ و ڕیشەی لە بیر و ئەندیشەی مرۆڤدا هەیە. ئەگەر لەسەر ئەم باوەڕیت کە کێشەکەت سەرچاوەیەکی دەرونی هەیە و بەردەوام لە دەرەوەی بوونی خۆت لە چارەسەردا دەگەڕێیت، ئەوە لە دنیای وێناکردنی پوچ و بێبنەمادا دەژیت. کارل یونگ ئەوە وەبیر دەهێنێتەوە کە لە هەمان ئەو کاتەدا کە لە نمایشنامەی ژیانی خۆتدا ڕۆڵی سەرەکی دەبینیت، لە نمایشی زۆر گەورە و بەرزتردا لە نێو ئاپۆرای سوپایەکی نێزە بەدەستە ڕۆڵێکی هاوبەشیش دەبینیت. دەبێت منداڵەکانت هەست بەوە بکەن کە تۆ پارێزەری خەونەکانی ئەوانیت و دەستەواژەی ناممکینان لە فەرهەنگی زمانی تۆدا مانایەکی نییە. هەندێک جار ئەوە دەبیسیت کە پزیشکە دەروون ناسەکان قسە و باس لە ژیان لە ڕابردوودا دەکەن. ژیان لە دەمی ڕابردوودا مەحاڵە. قسەکردن سەبارەت بە بیرەوەریەکانی ڕابردوو و هەستکردن بە پەشیمانی لێیان بەدەر لە بەزایەدانی کاتی ئێستای بەرهەمبەخش شتێکی دیکە نییە. تۆ تەنها دەتوانیت لە کاتی ئێستا تاموچێژ ببیت. هەر ڕووداوێک خێرێکی لە خۆیدا شاردۆتەوە. هەر چەندێک زیاترت هەبێت، زیاتر هەز بە نەبوونی و کەمی دەکەی. هەبوونی زیاتر واتە ئەمەی کە دەبێت ئەوەی هەمانە بیمەی بکەین، بیپارێزین، تەپوتۆزی سەرڕووی بتەکێنین، نیگەرانی بین، هەوڵ بدەین دووچەندانی بکەین
شانازی پێوە بکەین، نرخی لەسەردا بنین و بۆ وەدەستخستنی سوود و قازانج نمایشی بکەین و ئەم خولە پوچ و بێناوەڕۆکە بەردەوام درێژایی هەیە. ئەگەر تۆ هەمیشە بە تاو و هەوڵ و کوشش لەبیری ئەوەدا بیت کە پێش کەسانی دیکە بکەویت، تەنها بە کارکردی کەسانی دیکە بوەڕوژیت، دەی ئەوە بزانە کە جڵەوی بیر و ئەندیشەی خۆت سپاردۆتە دەستی کەسانی دیکە. بە وازلێهێنانی خو و عادەتە سواوە کۆنەکان دەتوانیت بەسەر ئەو خو و عادەتانەدا زاڵ بیت. تەنها ڕێگای وازهێنان لە جگەرە ئەمەیە کە هەموو ڕۆژێک بەیانیان لێبراوانە بڕیار بدەیت کە جگەرە نەخەیتە سەر لێوت. ئەگەر بەدڵێکی پڕ لە عیشق و مەحەبەتەوە بڕۆیت بۆ دیداری کەسێک و بەبێت چاو لە ڕێبوونێک، ئەوە پەیوەندێکی موعجزەهێن دروست دەکەیت. دۆخ و هەلومەرجی ژیانی تۆ ڕەنگدانەوەی دۆخ و هەلومەرجی زیهنتانە. کارە گەورەکان ترس و هەراسیان لە کات نییە. ئەو کەسەی کە لە ئاوێنە سەیری تۆ دەکات کەسێکە کە تۆ دەبێت هەر ڕۆژێک وەڵامێکت بۆ ئەو هەبێت. تۆ هەموو ڕۆژێک دەچیتە ناو زەمینەی کار و ژیانەوە. لە هەڵبژاردننی کاری خۆتدا ئازادی تەواوت هەیە و ئەوە دەزانیت کە ڕەفتار و گفتاری تۆ لای هەندێک خۆشەویستە و لای هەندێک نەخێر. جیهانی بوون لەسەر بنەما و ڕێسایی زۆر تۆکمە دامەزراوە. شێوەی کاری جیهان لە سنووری وێنایی ئێمە بەدەرە. کاری ئەم بنەمایە ئازار و سربەخۆیە لە دید و بۆچوونی ئێمە. چ پێویست بەوە دەکات کە ئێمە سەر لەم ڕاز و نیازە دەربکەین، هەر چۆنێک بێت ئەو درێژە بە کاری خۆی دەدات. نیگەرانی واتە بەزایەدانی ساتەکانی ئێستای ژیان بۆ شتێک لە ئایندەدا کە هیچ ئومێدێک نییە بەو شتە لە ئایندەدا. بەرزی و شکۆیی کەسایەتی و کامەڵبوونی دەرونی لە بەردەستی هەموواندایە. ئێمە دەتوانین پێشوازی لێ بکەین و لە باوەشی بگرین. لەبەری ئەوەی کە لە پێچ و قەمچ و بەرز و نشێوی ژیاندا لە ڕێگە لا بدەین و چەرخی غەدار و فەلەکی بێبار سەرزەنشت و لۆمە بکەین، بە کۆشی ئاوەڵەوە پێشوازی لە دژوارەکان بکەین و بۆ ڕزگاربوون لێیان هەرچیەک کە لە تواناماندا هەیە بەکاری بێنین. من دەمەوێت بەردەوام گرنگی بە ئێستا بدەم. لەبری بیرکردنەوە لە ئەگەری ڕووداوەکانی ئایندا دەبێت دەستەویەخەی کاتی ئێستا ببینەوە و لە ئەنجامدانی هەر کارێکدا لە سات بە ساتی ئەو کاتە سوود ببین. ئەو کەسانەی کە لە کەسایەتی تەندروست بێبەهران دەڵێن ئەگەر وەک من دەبوویت لێت دڵگران نەدەبووم. ئەگەر ئاکار و ڕەفتارت دەگۆڕی لە تۆ ڕازی دەبووم. ئەگەر تەنها نرخ و بەهای نەوت بەرز نەدەبوویەوە. ئەگەر هەلومەت بێکاری ئاوانە دەبوو، تو ئەم توانایەت هەیە کە پێگەی خۆت بە زەوق و سەلیقەی خۆت هەڵبژێری. تەنها ئەوەندە بەسە ئارەزۆکانی خۆت بە شێوەیەکی ورد بناسیت و ئەم حەقیقەتە قبول بکەیت کە تۆ دەبیتە هەر ئەوەی کە بیری لێ دەکەیتەوە. تۆ لە هەر ڕوویەکەوە لەم دنیایەدا کەسێکی بێوێنە و تایبەت بە خۆتی. ئێمە هەمومان بەسەر ڕێگەیەکدا دەڕۆین، جیاوازیمان لە خاڵی جوڵەمانەوەیە. ئێمە خۆمان بەم ئەندێشەوە گرتووە کە ژیان مەشق و پرۆڤەیەکی پشت شانۆیە. پشتی شانۆ بوونی نییە، هەموو ژیان و هەر ئەمەیە. تۆ ناچار نیت کە خۆت بخەیتە بەردەم ئازاری کەسانی دیکەوە. ئەو کەسانەی کە لەگەڵ تا ڕەفتارێکی خراپ دەنوێنن هەرگیز نازانن کە چیان بەرامبەر بە تۆ ئەنجام داوە. ڕەفتاری ئەم کەسانە لە دیدگا و چوارچێوەی زەینی تایبەتی خۆیانەوە سەرچاوە دەگرێت. نیگەرانی هەرچیەک بووم بە هەموو ئەو ساتانەی کە چوومە ژێرباری پەرێشانیەوە کەچی هەر ئەوە بوو کە دەبوو ببایە. زۆرن ئەو کەسانەی کە دەیانەوێت جیهان بە شێوەیەکی دیکە بێت. لە کاتێکدا جیهان شوێنێکی زۆر باش، جوان، دەوڵەمەند لە هەر ڕوویەکەوە کامڵ و تەواو عەیارە. شتێک بە ناوی ژاوەژا و پەرێشانی، غەم و پەژارە لە جیهاندا بوونی نییە. ئەوەی کە هەیە ئەندێشەی پەرێشان و تووڕە و غەمگینبارە. ئەگەر تۆ پڕ بیت لە بیقار و ئارامی دەرونی، ئیدی هەرگیز ناشێت کە کەسانی دیکە بتکەنە ئامێر و تەسبیحی دەستی خۆیان. هەر کاتێک ئەوە بتوانیت کە وێنایی ئەنجامدانی کارێک بکەیت، ئەوە لەسەر خۆ وردە ڕەفتاری تۆ بەو ئاراستەیەدا فۆرمۆلە دەبێت. بە پێچەوانەشەوە ئەگەر توانای بەرجەستەکردن
یا وێنای ئێرادەی خۆت لەبەرچاو نەگریت وا هەز بکەیت کە هەرگیز توانای ئەنجامدانی ئەو کارت نییە، ئەوە خەتی ڕاست و چەپت بەسەر هەموو ئەو گریمانانەدا هێناوە کە ڕەنگە بتگەێننە مەبەست. هەر کاتێک خۆت لەو پێگەیەدا ببینیتەوە کە حەز و ئارەزووی دەکەیت و هەر بەپێی ئەو بێناکردنش هەنگاو هەڵگریت، ئەوە بەدیهێنانی خواستەکانی خۆت کارێکی سروشتی و خۆلێنە ببێردراوە و ناتوانێت ئەنجامێکی دیکەی هەبێت. کەسایەتێکی تەندروست دەڕوانێتە خۆی و دەڵێت من بوونێکی بەهێز، ئافرێنەر و خۆشەویستم. من لە سیستەمی بووندا بوونەوەرێکی زانا و شکۆدارم و لەم ڕوانگەوە شایستەی جوانترین بەخششی کائیناتم هەیە. لە هەمان کاتدا لەسەر ئەم باوەڕەم کە بە پەیڕەوکردن لە پرۆژەی خوایی ژیانی ڕێگەی گەشە و پەرەپێدان ببینمەوە. من هەرگیز لەو باوەڕەدا نیم کە مرۆڤە سەخت کۆشیشەکان و ئەوانەی هەموو کارەکان بەڕاست و دروستی ئەنجام دەدەن بە شێوەیەکی یەکلاکەرەوە سەرکەوتن و سامان وەرزدەهێنن. بە بڕوای من ڕاست و دروست پێچەوانەی ئەمە ڕاستە، واتە ئەوە مرۆڤە سەرکەوتوەکانن کە دەست بدەنە هەر چیەک دەستیان بەداهات و دۆست و هاوڕێ زۆر خۆشبەختی ڕادەگات، چونکە ئەم کەسانە لە دەروونەوە خاوەنی سەرکەوتنن. ئەو کەسانەی کە خاوەنی کەسایەتی تەندروستن نەک تەنها لە بەرامبەر گۆڕانکاریدا بەرگری نانوێنن، بەڵکو هەوڵ دەدەن هەموو ڕۆژێک ژیان لەگەڵ گۆڕین و گۆڕانکاریدا ئاوێتە بکەن. هەر کاتێک تۆ بە ئاڕاستەی هاوتابوون لەگەڵ سیستەمی بووندا هەنگاو و هەڵبگریت، بە ڕۆژەکانی ژیانی خۆت تێکەڵ بەو پەیامە بکەیت کە بۆ خۆتت هەڵبژاردووە، سیستەمی بوون هێندە لەگەڵ تۆدا هاوڕێ و تەبا دەبێت، بە شێوەیەک لەسەر ڕێگەی ڕاستەقینە تین و تاوت پێدەبەخشێت کە هیچ شتێک نەتوانێت بە ئەندازەی گردێک لەو جۆش و خرۆشێت کەم بکاتەوە. هەست و ڕوژانی نگەتیڤ هەر وەک تووڕەیی کینە و خەمێک کە لە دڵی تۆدا لانەی کردووە بەرهەمی هەڵبژاردەی خۆتە، نەک کەسێک بەسەر تا سەپاند بێتی. تۆ دەگۆڕدرێیت بۆ ئەو شتەی کە بە درێژایی ڕۆژ بیری لێ دەکەیتەوە. ئەمە یەکێکە لە رازەکانی جیهانی بوون. ئێستا ئەم پرسیارە دێتە پێشەوە کە بە درێژایی ڕۆژ بیر لە چی دەکەیتەوە؟ گەورەترین خزمەتی دەروون ناسەکان دۆزینەوەی ئەم ڕاستیە کە زێهنی مرۆڤ هەمان ئەو مامەڵەی هەیە لەگەڵ وێنەکانیدا کە پێشتر لەگەڵ ئەزمونێکدا هەی بووە. بڕیارەکانی تۆ بەرهەمی ئەو چاوەڕوانیانەیە کە تۆ لە بەخششەکانی جیهانی بوون هەتا، و چاوەڕوانەکانی تۆ بەرهەمی ئەو وێناکردنانەیە کە لەسەر پەردەی زێهنەدا بەرجەستەت کردووە. ئەگەر حەز دەکەیت بیر و هەستی نگەتیڤانە لە ژیانتدا بڕۆنە دەرەوە، بە پەنابردنە بەرهێزی خەیاڵ وێنایی پۆزەتیڤانە و وزەبەخش زیاد بکە و بە مەشق بەهێزیان بکە تا سەرنجام جێگەی بیری نگەتیڤانە و خراپ بگرنەوە. تۆ هەرگیز ناتوانیت بەرەو سەرکەوتن هەنگاو هەڵبگریت مەگەر ئەوەی کە ئامادەیی شکست لە خۆتدا ببینیتەوە. بیری گەورە لە زێهنی داهێنەرەکانەوە دەچەکێت، چونکە ئەم کەسانە سربەخۆ و جیاواز لە بیر و بۆچوونی کەسانی دیکە بیر دەکەنەوە و هەرگیز پەسەندی کەسانی دیکە کاریگەری لەسەر ڕەفتار و گفتاری ئەمانە نابێت. ئەگەر تۆ بتەوێت هەمووان لێت ڕازی بن، ئەوە شتێکی نوێت بۆ نمایش پێ نابێت. ئەگەر دەستڕاگەیشتن بە سەربەت و سامان و دەوڵەمەندی بەکارێکی دژوار دەزانیت، ئەوە بە کەناری هەموو ئەو هەلو دەرفەتانەدا تێدەپەڕیت کە ڕەنگە بتگەێنە دەوڵەمەندی و بێنیازی و کەسانی دەوڵەمەند بە خۆش شانس و بەخت دەزانیت. ئەگەر کارێک بۆ هەمیشە بە یەک شێوە ئەنجام بدرێت، ئەوە پێشکەوتن و گەشەکردن ناممکنە. ئەگەر متمانەت بە خۆت هەبێت بۆ دەستپێکردنی هەر کار و جوڵەیەک، تەنها دەبێت باوەڕ بە خۆت بهێنیت. بەڵام ئەگەر خاوەنی هونەر و لێهاتوویەکی لەم چەشنە نەبیت، ئەوە بۆ نرخاندنی هەر بڕیار و ئامانجێک دەبێت دەستی نیاز و ئاتاجی بەرەو خەڵکی ڕابکێشیت و داوای قوربانی بوون بکەیت. گونجاوترین ڕێگا بۆ هەڵهاتنی ئەو کەسانە کە هەمیشە داد و ناڵە و هاوار دەکەن لەم حاڵەتە ناسازە دەستدانە ئەو کارانەیە کە هۆگرن پیانەوە و حەزیان لێ دەکەن، یا لانی کەم ئەو کارانەی کە سەری لەبەر دەردەکەن،
زۆربەی خەڵکی لەگەڵ بێگانەکاندا ڕەفتاری نەرم و میهرەبانتر دەنوێنن تا لەگەڵ کەسە نزیکەکانی خۆیاندا. ئەوە تۆیت کە دەوروبەرەکەی خۆت فێر دەکەیت کە بەرمەبنای ئەو شتەی لات قبول و پەسەندە هەڵس و کەوت و ڕەفتارت لەگەڵدا بکەن بۆ بجوڵێنەوە. ئەگەر بۆ ماوەیەکی زۆر خراپە بەکارهێنانی کەسانی دیکە قبول بکەیت، ئەوە لە ڕاستیدا ئەم پەیامەت گواستۆتەوە کە لە بەرامبەر خراپ بەکارهێناندا بچووکترین بەرگری نیشان نادەیت. بۆ پەروەردەکردنی خستنە ڕۆی بوونی خۆت مەشقی ئەو ڕستانە بکە کە بڕیاری یەکلاکەرەوانەی تۆ دەگەێنن. ڕەنگە ئەم کارە گەوجانە بێتە بەرچاو، بەڵام ئەم توانایە دەبەخشنەتۆ تا حەز و ئارەزوە دەروونیەکانی خۆت بخەیتە ڕوو. کەسێک کە دەستەواژەی هاوچەشنی ئەمانەی خوارەوە دەڵێنەوە من هێندە بەهۆش نیم، بە شێوەیەکی ئاسایی کاروبارەکانم ناکەونە سەر پێوباری ڕاستە. هیچ کاتێک لە مەسەلەی ئاسایی سەر دەرناکەم، کەسێکی شپرز و ناڕێک و پێکم. ڕوخسەتی گەمە پێکردنی خۆیان دەدەنە کەسانی دیکە. هەرگیز بە شێوەیەکی نەخوازرا و نەویسرا و لە ململانی نێوان کەسانی دیکە نێوانگیری و نێبژێوانی مەکە، بەڵکو ئەوەیان تێبگەێنە کە زیاد لە دادوەرێک نرخ و بەها بۆ خۆت دادەنیت، مەگەر ئەوەی هەست بەوە بکەیت کە نێوانگیریەکەت بەرهەمدار و ڕێخۆشکەرە. ئەو قوتابخانانەیە کە چاوەڕوانی نمرەی 100 لە قوتابیەکانیان دەکەن، ئەو قوتابیەکانیان دەخەنە ناو داوی ململانێکی ناشیرینەوە. ڕەنگە ئەم قوتابخانەیە هەندێک جار ژمارەی قوتابی نمونەی پەروەردە بکات، بەڵام لە هەمان کاتدا ئەم ڕوخسارە تاریکانە لە بری پشت بەخۆبەستن خۆیان لە ستایش و دەستخۆشی کەسانی دیکەدا دەبینەوە و سەرنجام ژیانی ئەمانە دەستەمۆی هەستی نائاسایشی دەرونی و کەمی متمانە دەبێت. هەڵبەتە سەرکەوتن لە یاریدا زۆر خۆشتر و دڵپەسەندترە وەک لە دۆڕان تێیدا. لە هەمان کاتدا ئەگەر تۆ بە نرخ و بەهای تووڕەبوون، ژاوەژا و پەرێشانی سەرکەوتنێکی لەم چەشنەوە دەستبێنیت، نەک تەنها لە تام و چێژی یارێکە بێبەش دەبیت، بەڵکو و کۆنتڕۆڵی هەستەکانی خۆشت سپاردۆتە دەستی بەرامبەرەکەت. ئەو ئەستێرەی کە لەسەری دەژین هەمیشە لە سوڕاندایە و دانیشتوەکانیشی بەردەوام لە جوڵەدان. ئەو کەسانی کە نابنە گەمەی دەستی خەڵک و ڕووداوەکانی ڕۆژگار، ئارام و ئاسوودە خەیاڵ لەگەڵ ڕاتی گونجاوی بووندا دەبنە هاوڕێ و چێژ لە گەشتی کورتی ژیان دەبن، تا ئەو کاتەی کە پێگەی دیار و دڵنیای خۆت نەخەیتە مەترسیەوە، تا لە ئەزمونکردنی شتە تازەکان خۆت ببێریت. ئەوە قسە و باسێک سەبارەت بە گەشە و گۆڕانکاری بوونی نییە. کاتێک لە بیرکردنەوەدا ڕۆدەچیت و بەرپرسیارەتی ژیان و زاڵبوون بەسەر ویست و ئیرادەی خۆتدا سووک و قورس دەکەیت، لە خۆت بپرسە تا کەی دەمەوێت مردوویەکی جوڵا و گەڕۆک بم. ئەندازەی عشقی تۆ بەرامبەر بە کەسانی دیکە لەگەڵ ئەندازەی ئەو عشقەی کە بەرامبەر بە خۆت هەتا پەیوەندێکی ڕاستە و خۆی هەیە. ئەوەی کە بە دەرونی تۆدا تێدەپەڕێت هەڵبژاردەی تۆیە، تۆ خاوەنی ئەویت و ئەوی شموڵکی تۆیە. ئەوەی لە ژیانی مادی تۆدا ڕوودەدات شتێکە تێدەپەڕێت، تەنها بەشێک لە ژیان هەمیشەیە و ناگۆڕدرێت. 99 لە سەدی مرۆڤ ناتوانرێت ببینرێت، بوون بکرێت و بەردەست بکەوێت. واتە پێشچاو کە ئێمە بۆ خۆچڕکردنەوە لەسەر ئەم لە سەدایەکە نزیکەی هەموو وزەی خۆمان بەکاردەبین تا سەیری شێوە و جەستەی یەکدی بکەین. لە کار و کاسبیدا بنەمای هاوکاری و خزمەتکردن بەل لە هەر شتێکی دیکە دابنێ. تۆ لە توانای بیرکردنەوە بەهرەمەندیت، دەتوانیت بە بیست و ئیرادەی خۆت ڕێگە بە هەر شتێک بدەیت بۆ نێو مێشکت. ئەگەر شتێک چوویە ناو مێشکتەوە، ئەوە دەتوانیت بیخەیتە کەنارەوە. هەر لەم ڕوانگەیەوە تۆ بەردەوام بەسەر جیهانی ناوەوەی خۆتدا زاڵ و باڵادەستیت. سپاس بۆ خۆی میهرەبان، کتێبەکە کۆتایی هات.